بەڕێزان ئەو کاتتان باش بەناوی خۆی گەورە ئەو سیمیناری ئۆنلاینی ژمارە 8 کە لەلایەن ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری ڕێکخراوە لەسەر 8 تەوەری جیاواز کە ئەوانش وەرگێڕانی زارەکی، وەرگێڕانی ژێرنووس، چۆنیەتی ئەنجامدانی شیکردنەوەی ئاماری بۆ داتای توێژینەوە، بڵاوکردنەوەی توێژینەوە لە گۆڤارە زانستیەکان، گۆڤارە ساختەکان، خۆ ئامادەکردن و ئامادەکاری بۆ کاری تازە کە لەگەڵ بنەماکانی وتاردان. ئەمڕۆژ بابەتێکی تری گرنگمان هەڵبژاردووە، ئەویش کە سەرکردایەتی پەروەردەییە، یان بە ئینگلیزیەکەی Educational Leadership، کە بۆ هەر تەوەرێک ئێمە کەسایەتیەک کەسێکی شایستە و شارەزا و پسپۆر هەڵدەبژێرین بۆ ئەوەی بۆ بەشداربووان و ئامادەبووان باسێک لەو تەوەرە بکات. دوای ئەوەش لە ڕێگای پرسیار و وەڵامەکان دەکرێت زانیاری زیاتر بخرێتە ڕوو. ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە 3 تەوەر کار دەکات: تەوەری پەروەردە، تەوەری ڕاهێنان، تەوەری ڕاوێژکاری، کە لەژێر هەر لەو تەوەرانەش چەندین لقی لێ دەبێتەوە. ئەوەی بێوێ زیاتر زانیاری دەست بێنێت دەتانێت بچێتە وێبسایتی ئەکادمیا، کە وێبسایتێکی با بڵێن جارێ بە زمانی ئینگلیزیە، دواتر ژوائیش لەسەر زمانی کوردیەکەشی دەکرێت. هەر تەنها www.mmp.ac. وەکو جارانی پێشوش داوا لە بەڕێزان دەکەین هیچ لە چاتەکە نەنووسن ئیلاگەر شتێکی تاڕێ هاتە پێشێ یان پرسیارێکی دیاریکراویان هەبوو دەتوانن بەکاری بێنن. پێویست ناکە ناوی خۆت و پێویست ناکە ئیمێڵت بنووسیت، چونکە ئەوەی فۆرمی پێ کردوتەوە زانیاریەکانی لەلای ئێمە هەیە، ئەوەی پێڕانەگەیشتووە لەبەر هەر سەبەبێک پڕی کاتەوە. ئێمە لینکی فۆرمەکە لینکەکەی لە چاتەکە دادنین تاکو بتوانن دواتر بە ئیسراحەتی خۆتان پڕی بکەنەوە و دێتە ناو داتەبەیسی ئەکادمیا. خاڵێکی تریش ئێمە وەکو سیمینارەکانی پێشوش هەموو وتەکانی پێشکەشکار و پرسیار و وەڵامەکان تۆمار دەکەین لە لای خۆمان. دوایی ئەگەر پێویستی بە مۆنتاژێکی خەفیف و سوک هەبێ دەیکەین، ئەگەرنا وەکو خۆی بۆتان دەنێرینەوە لە ڕێگای ئەو گروپانەی کە دروستمان کردن، چ گروپی وەتسئەپە، چ گروپی ڤایبەرە، یان لە ڕێگای ئەو ئیمێڵانەی کە خۆتان لە فۆرمەکە داتان ناوە. بۆیە خەمی ئەوتان نەبێ ئەگەر کەسێک پێی نەکرایان، ئەگەر ویستت شتێک دووبارە بێتەوە، ئەمە بە تۆمارکراوی هەر هەمووی دەکەوێتە بەردەستی ئێوەی بەڕێز و خۆشەویست. تەوەری ئەمڕۆمان سەرکردایەتی پەروەردەییە، یان Educational Leadership، کە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر مەهدی خالید قادر پێشکەش دەکرێت. کاک دکتۆر مەهدی پزیشک و پسپۆر و جمگە و شیاندنی پزیشکیە، سەرۆکی بەشی چارەسەری سروشتیە لە کۆلیژی تەکنیکی تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، سەرۆکی دەستەی کارگێڕی ڕێکخراوی دید بۆ پەرپێدان و شیاندنی ئەدامەزراوەیە. هەر لەسەر ئەو ساسەش ئێمە جەنابیانمان هەڵبژاردووە بۆ ئەو تەوەرە گرنگە. ئەندام و دەستەی دامەزرێنەرە لە ڕێکخراوی ئاگا بۆ ڕاهێنان و هۆشیاری، ئەندامە لە ڕێکخراوی مانگی سپی بۆ ڕۆشنبیری تەندروستی، ئەندامی دەستەی باڵایە لە کۆمەڵەی پزیشکانی جونگە و شیاندنی پزیشکی لە کوردستان. هەروەها ئەزمموی زیاتر لە 10 ساڵ ڕاهێنانی هەیە لە بوارەکانی کارژێڕی و سەرکردایەتی و پەرەپێدان. داهێنەری پرۆگرامێکە بە ناوی دیپلۆمی لیدەرشیپ 720 و دیپلۆمی بەڕێوەبەری کارە. کاک دکتۆر جگەلەوە بەڕاستی کەسایەتێکی خۆشەویستە و هاوکاریشە لەگەڵ هەموو ئەوانەی کە پێویستیان پێی دەبێ ڕۆژێک لە ڕۆژان، هەم لە بواری پسپۆڕیەکەی، هەم وەکو کەسێکی خەمخۆر و هەڵگر با بڵێن بۆ نەتەوەکەی و بۆ کەسانی تر بەردەوام ئامادە بووە بۆ هاوکاریکردن. ئێمە دووبارە زۆر سوپاسی دەکەین بۆ ئەو کاتێک کە تەرخانی کرد بۆ ئێمە لەگەڵمان بێ. بەرنامەکەمان وایە عادەتەن پێشکەشکار نزیکەی 50 خولەکێک قسە دەکا لەسەر ئەو تەوەرەی کە دانراوە. دوای ئەوە دەرگای گفتوگۆ و پرسیار و سەرنج دەخەینە ڕوو.
پرسیارەکانیش بە دوو شێوە دەکرێت یان لە ڕێگای چات بەنووسین دەینێرن بۆ ئێمە لە بەڕێ زیانی دەکەین یان دەستت بەرز دەکەیەوە بە عازی زووم ئێمەش چێ زووتر دەستی بەرز کردبووە ناوەکەی دێتە سەرەوە بەو ڕیزبەندیە ناوەکە پرسیارەکان هەڵدەبژێرن و مایکەکان دەکەینەوە ئەگەر بتوانن هاوکارمان بن پرسیارەکانتان زۆر بە پوختی و بە کورتی بێت تاکو سوود لە کاتەکە وەربگرین و زۆرترین پرسیاریش بتوانین وەربگرین. کاک دکتۆر مەهدی ئەگەر جەنابەت ئامادەبی دەتوانێت مایکەکەت بکەیتەوە چونکە جەنابیشت کۆهۆستی لەگەڵمان دەتوانی هەموو با بڵێن کارەکانی هۆستی ئەو میتینگان ئەو کۆبوونەوەیە خۆت ئەنجام بدەیت. لە ئێستادا 63 کەس لەسەر خەتە دڵنیام ڕەنگە خەڵکی تریش بتوانێ بیاوێ بێتن بەڵام ڕەنگەیان نەیتوانی ویان تاخیرتر دێت. سکرین شێرەکەت کردووە لەسەرەوەش ئەو ئەنۆتیشنێک هەیە ئەگەر بتانی دیسئیبڵی کەینەوەک کەسێک بەغەڵت دەستی پێ بکەوێ یان شتێک لەسەرەوە لە ئۆپشنز ئۆبزانم هەیە ئەو ئەنۆتیت disable annotate بزانم لە لای تو دەبی هەبی کاک دکتۆر لای خۆت لە disable participation annotation ئەلوێ بیکە تاوە ئێستا تەنها خۆت دەتوانیت تحکم بە سکرینەکە بکەیت شاشەکە واضحە لای جەناب زۆر واضحە کاک دکتۆر زۆر واضحە ئێستا دیارە بەڵێ فەرموو کاک دکتۆر جان کاتەکەی جەنابت. سلاوی خواتان لێبی بەڕێزان شەوتان باش طبعا بابەتەکی گرنگ و بابەتەکی دەڵێ لە هەموو بارەکانی ژیان پێویستمان پێی دەبین ئەویش educational leadership یان سەرکردایەتی پەروەردەیی بێگومان طبعا ئەو بابەتە شتی زۆر هەڵدەگری وەکو دەڵێ کوردەواری خۆمان دەڵێ ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت بەڵام ئەمە حاول دەدەین لەو ماوە کورتەی لەگەڵ جەنابتانین تیش بخەینە سەر گرنگترین ئەو بابەتانی کە پەیوەستن بە سەرکردایەتی پەروەردەیی و چ دەگرێتەوە خاڵە گرنگەکانی چین و هەندێک با بڵێن تایبەتمەندیەکانی educational leadership چیە و پەیوەندی بە ژیانمان چیە. هەمومان دەزانین سەرکردایەتی پەروەردەیی یەکەکە لەو تەوەرە یان یەکەکە لەو با بڵێن شوێنانی کە پێویستە زۆر گرنگی پێ بدرێت یەکەکە لەو پۆزیشنانی زۆر پێویستە گرنگی پێ بدرێت و یەکێک لە پێوەرەکانی با بڵێن پێگەیاندن و یان گەشتە سەندنی وڵاتان ئەوەیە کە زۆر گرنگی بەو بارە دەدێت. هەمومان دەزانین هەر منداڵێک کە لەدایک دەبی لە بیدایەتی لەدایک بوونیەوە پێویستی بە پەروەردەکردن دەبی و ئەو پەروەردەکردنە چی ڕۆڵی ئەو پەروەردەکردنە دەبینی بێگومان دایکان و باوکان ئەو ڕۆڵای دەبینن. دایکان و باوکانی مەش پێشتریش هەمویان ئەو ڕۆڵیان بە شێوەک لە شێوەکان بینیە بەڵام لەگەڵ هەموو کەم و کوڕیەکان بێگومان ئەوە ئەو جەنابتان و ئێوەی بەڕێز و ئێمەش هاتینە دنیاە و ئێستا خەمی ئەو ملەتی دەخۆین بەڵام وەکو گوتمان ئەوە گرنگی پێدانی تاکە کەسی وە گرنگی پێدانی دایک و باوکان بۆ بوارە بەڵام ئێستا مەسلەی پەروەردەکردن تەنها پەروەردەکردن نەماوە بەڵکو پێویستە لەگەڵ سەرکردایەتیکردن و ئاراستەکردنی تێدابی هەمومان دەزانین وەکو تازە باسم کرد ئێستا یەکێک لە پێوەرە هەرە بەرزەکانی پێشکەوتنی هەر وڵاتێک ئەوەیە کە باشترین گرنگی بدرێت باشترین گرنگی بدرێت بە بوارەکانی پەروەردە و فێرکردن و هەمومان دەزانین زۆربەی وڵاتان ئەگەر تەماشای بودجەکانیشیان بکەین ئەو بودجانەی کە ساڵانە دیاری دەکەن ئەو بودجەی لە بۆ پەروەردەکردن و لە بۆ فێرکردن دایدەنێن بودجەی زۆر زەبەلاحە لەبەر هەندێک دەبینین لە توێژینەوە لە پەروەردەک لە زۆر شت لە پێشەوەی زۆری خەڵکی دیکە و جیهانە ئێستا هەندێک وڵاتی ئێستا مەسەرەن نمونە ئەگەر بە نمونەی بە سین بینینەوە سین یەک لە وڵاتانەیە کە هەمومان دەزانین ئێستا پێشەنجی دنیاە پێشەنگە لە بوارەکانی پیشەسازی ئەگەر پیشەسازێکی زۆر زار برێن کۆپی پێستیش بین بەڵام زۆر گرنگی دەدەن بە توێژینەوە زۆر گرنگی دەدەن بە پەروەردەکردنی خەڵکی یام گرنجیدان بە پەروەردەکردن لە بواری توێژینەوە چونکە طبعاً کە دەڵێن educational leadership مەبەستمان تەنها پەروەردەکردنەوەی ئاسایی نییە مەبەستمان پێی هەم فێرکردنە هەم پەروەردەکردنە لە زۆربەی وڵاتان هەتا وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە جیاواز نین
وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەکردن پێکەوەن لە بیدایەتەوە کۆرسە چکە مەفروزە واژ بیتن لە هەموو وڵاتان وابی چونکە منداڵ کە لە دایک دەبی هەومان یعنی زۆربەی توێژینەوەکان دەری دەخەن کە منداڵ خاصەتەن کە لە تەمەنی باخچەی ساوایانە ئەو کاتەی باشترین تەمەنە لەوەی بتوانین بارەکانی بە دەربخەین لەوەی بتوانین وای لێ بکەین کەسەشی داهێنەر دەرچی لە مستەقبل و بتوانی خزمەتی کۆمەلگاکەی بکە و توانە شاراوەکانی دەربخە لۆیە پێویستە هەر لە سەرەتای با بڵین لە باخچەی ساوایانەوە لە داینگەکانەوە نەکە لە باخچەی ساوایانەوە لەوێ پرۆگرامەکە هەدەف با بڵین ئامان زارژراوبی مستەهدەفبی لە بیدایەتەوە هەڵی لۆدرابی ئەو کەسە ئەو ئینسانە لە بیدایەتەوە کە لە داینگەیە هەتا زانکۆش تەواو دەکا و پلەی باڵاکانی پسپۆری و پلەزانستیەکانیش دەبڕی ئەو ڕێگایی لەبەر چاو ڕۆشنبی ئەو ڕێگایی لەبەر چاو دیاربی چونکە هەمومان دەزانین کاتێک ئەتو بە ڕێگایەکدا دەڕۆی ئەگەر نەزانی ئەو ڕێگایەت لە پێشتر شارەزاد نەبی یان ماپەک لە بەردەست نەبی زۆر زەحمەت دەتوانی خۆت قورتار بکەی یان زۆر ماندوو دەبی هەتا دەگەی ئەو شوێنێکە بەبەستە وەکو بەسم کرد دەڵێن ئێجوکیشنەل لیدەرشیپ هەم پەروەردە دەگرتەوە هەم هەروەها هەم فێرکردنیش دەگرتەوە تەنها ئەو کەسانش ناگرتەوە کە لە با بڵێن بواری خوێندنی باڵا و یان لە پەروەردە و لە وەزارەتی پەروەردە و مامۆستان دەگرتەوە هەموو دایک و باوکێک و هەموو خەمخۆرێک و هەتا ئەو کەسانێکەوە لەوانە دوکاندارە چشبی بەڵام پێویستی بە ئەجوکیشنەل لیدەرشیپ دەبێت بەڵام عنوانە زەقەکەی کە دیارە زیاتر بۆ ئەو کەسانەیەکەوە با بڵێن لەو بواری زیاتریش دەکەن طبعا کە دێنە سەر پەروەردەی با بڵێن پەروەردەکردن بگورم قسەی وێندڵ وێکی هەیە دەڵێ Education is the mother of leadership. تازەش باسم کرد. Education is the mother of leadership. ئەمە پێشتر وە دەوانێت تەوەقعمان وابی کە سەرکردایەتی زۆر گرنگترە پەروەردە دێتە ژێرباڵی بەڵام نەخێر سەرکردایەتی دەرەنجامی پەروەردەکردنشی دروستە طبعا کە باسی سەرکردایەتیش دەکەین ئەمە لێرە مەبەستمانە و سەرکردایەتیە کە سەرکردایەتیشی باش بکە و ئیجابی بی و دەرەنجامی باشی هەبی لە بۆ کۆمەڵگای کەواتە دایکی سەرکردایەتی یان فێربوونی سەرکردایەتی لە ئیجوکیشنەوە فێر دەبین منداڵ وەکو تازە باسم کرد لە داینگەوە کە دەکرێت چۆن سەرکردایەتی بکە دوایی لە ئەخیری چەند نمونەیەکی واقعیشتان پێ دەڵێم لەسەر ئەو حاڵەتی کە ئەم جەنابی کاویکتۆر هیمدادیش متفقە لەگەڵم چکە لەو پرۆگرامی جەنابیش لەگەڵمان بووە طبعا لێرە دایگرامێک هەیە ئەمن بە دیتێڵ ناس بەسەر ئەو دایگرامەی بەڵام وەکو ماپە پیشانی دەدەم Educational leadership چەند شتێکی دەگرێتەوە effective qualities کۆمەڵێک quality و یان با بڵێن سیفاتی پێویستە leadership یان ئەو کەسێکەوە سەرکردەی پەروەردەیە ڕەنگ بداتۆ تێیدا دووەم action orientation یەکێک لە بنەما هەرە گرنگەکان و ڕۆڵە هەر گرنگەکان سەرکردە بە شێوەی گشتی ئەوەیە کە ئۆریەنتێشن و با بڵێن تەوەجوهی خەڵکی ئاراستی خەڵکی دیاری بکە بەرەو ئامانجەشی دیاری بکە یعنی ئاراستەکەی وازح و ڕوون بین چونکە سەرکردە ئەو کاتە سەرکردەیە پەروەردەکار ئەو کاتە پەروەردەکارە کە ئۆریەنتێشنی وازح بوو کە تەوەجوهی وازح بوو کە ئاراستەی وازح بوو بەرەو کامەگەڕە دواییش mentoring and empowering طبعا mentoring لە با بڵێن لە ڕاهێنان بە قوترە و بەهێزکردن و empowering پێویستە چونکە کەسی سەرکردەی پەروەردەیی وەکو خەڵکی دیکە نییە خۆی پێگەورەتر بی لە خەڵکی Educational leadership هەوڵ دەدا خەڵکی بەهێز بکە خەڵکی بنیاد بنێ خەڵکی بە پێش خۆی بدا خەڵکی بکاتە پێشنگ بۆ پاشە خۆیان خاڵەکی دیکە teaching excellence طبعا باسم کرد education فێربوون و هەم پەروەردەش دەگرتەوە لێە شێوازەکانی وانەوتنەوە ئێستا خۆشبەختانە هەوڵەکی باش هەیە لە خوێندنی باڵا سەبارەت بە باشترین شێوازەکانی وانەوتنەوەوانە جێبەجێ بکرێت هەوڵەک هەیە ئەو بوارەی کە بێگومان سوودی دەبی و ئەو شێوازی خوێندنی نوێی کە ئێستا با بڵێن پێی دەگوترێت بۆلۆنا پرۆسس و ECTS ئەوانش بە هەمان شێوە لەگەڵ ئەو
با بڵێن فەلسفەی ئیدوکیشنەل لیدەرشیپ زۆر دەکونجێن چونکە فەلسفەی بۆلۆنا پرۆسس و فەلسفەی ئەوە لەوە یەک دەگرنەوە کە چەقی با بڵین چەقی پرۆسی فێربوون من قوتابیەکە خۆیتی قوتابی دەبی لەگەڵمان بی لێرەش بە هەمان شێوە ئیدوکیشنەل لیدەرشیپش مەبەستی خۆی نییە خۆی بەدەست بخاوەکو سەرکردێکی پەروەردی و بەشان و باڵی خۆیدا هەڵبرێ بەڵکو هەدەف ئەو تاکەیەکەوە لەگەڵی کار دەکە هەدەف ئەو کۆمەڵگایەیە ئەو دەبی چەقی با بڵین کاریگەری بی و چەقی احتیمام و گرنگی پێدانمان بیتە پاشانیش تەمان ریسێرچ و سکۆلەرشیپشەوە بە شەکل لە ئیدوکیشنەل لیدەرشیپ ئەوە بە شێوەی گشتی وەکوتەوە ماپەکە دەتوانین لە ژێر هەر یەک لەو خاڵانە چەندین سەری باس بکەین. ژمارەك ئێستا لەبەر چاوتان دیارە ژمارەکە 13 میلیۆنە لەوانێ ئێستا بپرسن خوایە و 13 میلیۆنە چییە معنای چییە 13 میلیۆن طبعا ئەوە 13 میلیۆنە ژمارە هی دوونیە ئەوڕۆنی ئەوڕۆ ئەکیدم بم کرد بە ژمارەکە زیاتر دەبوو ئەو 13 میلیۆنە تا دوێنێ ئێوارێ 13 میلیۆن ناونیشان لەسەر ئیدوکیشنەل لیدەرشیپ طبعا ناونیشانەکەن مەقالات ئارتیکلز ریسێرچ مجموعة بحوث كتاب مجموعة كتاب لسر leadership educational leadership حتى استانوسرا لسر جوجل هي استا اكيد مرونو مالي بيقر بنوسن educational leadership زانا او جاري دو كوتشيب دني حتى بالضبط educational leadership بداته دواني 16 مليون طبعا هو اگر معناه چه بي معناه او يكوا بابتك براستي زي گرنجي پيدانا بابەتێکە بەڕاستی پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین بابەتێکە بەڕاستی پێویستە هەوڵی زۆر بدەین هەتا بەهێزی بکەین و بتوانین لە خۆمانی بینێت. طبعا جۆن کەنەدی قسەی جوانی هەیە دەڵێ leadership and learning are indispensable to each other. طبعا فێربوون لەگەڵ لیدەرشیپ بێکەوە متەلازمی یەکەن بەردەوام پێکەوە نابی لە یەکدی جودا بکرێنەوە طبعا لەوەکەیش باسمان کرد ئەسڵەن خودی سەرکردایەتیکردن لە پەروەردە و لە فێربوونەوە ئینسان فێری دەبی زۆر پرسیارەکە بوو قەدیم زۆر دەیان کرد طبعا لە تیۆریە قەدیمەکانی یان نەزەریاتی قەدیمی قیادەی دەیانگوت سەرکردە لەدایک دەبی سەرکردە کەسەکە گرێتمان تیۆریان پێدەگوت یان دەیانگوت مەجموعە سیفەتێکەیە ئەوە لەگەڵ لەدایکبوونی دروست دەبی ئەو کەسە دەبێت سەرکردە کەسی دیکە نابێت سەرکردە هەندێکی هاتن گوتیان نەخێر سەرکردایەتی دروست نابی با بڵێن دروست نابی ئەو عەفوەن لەدایک نابی بەڵکو دروست دەبی دەتوانین دروستی بکەین ئەمە هەردووچی با بڵێن ئێستا لە زانستی نوێی سەرکردایەتیکردن هەردووچی ڕاستە بەڵام ئەو بەشەیکەوە لەدایک دەبی زۆر نسبەکەی کەمە کە نزیکەی لە 102 ئەو بەشەیکەوە لە ژیانی ناتوانانی سەرکردایەتی بکە ئەوی زۆر کەمە چۆن کەسێ ناتوانانی سەرکردایەتی هیچ کەسێک کە هەتان زۆر جار سەرکردایەتی خودی خۆشیان ناتوان بکەن ئەوانیش نسبەیان لە کۆمەڵگا 1/2 زیاتر نییە ئەوەی لە ناوەڕاستن وەکو ئەوەیە با بڵین هەندێکیان سیفاتی لەدایک بوونیان تێدایە وەکو دەڵێ لە عائیلە و لە وراثەی بۆ ماوەی لە با بڵین دایک و باوک و لە عەشیرەت و لە ناو کۆمەلگاکەی لۆی مایتەوە بەشەکیشی لە فێربوون لە کۆمەلگا و لە ژیان و لە ڕاهێنان و لەوانە لۆی مایتەوە. ئێستا طبعا دەمەوێت لێرە دەخاڵی باس بکەین یان دە سیفەت لەو سیفەتانەی کەوا وا دەکا کەسێکی یان کەسێک کە لە بواری پەروەردە کار دەکات سەرکردەی سەرکەوتوبی لە ژیانی خۆی و ئەو دە سیفەتە طبعا وتم هەر یەک لەوانەش دەتوانین خاڵیدەکەی لەسەر باز بکرێت. یەکەم سەرکردەی پەروەردە ئەوە نییە تەنها کتێبەشی لەبەردەستە ئەو کتێبەی کە لەبەردەستیتی ئەو کتێبەی دەرەخکا و بیرێتەوە و زۆربەی پێشتر نیزامی کلاسیکی قەدیم تەڵەبە شێوازی فێر دەکرا مامۆستاش زۆرجار هەندێک بابەتی شەرح دەکردیان تەڵحی دەکردنیشی دەزانی بابەتەکە چییە یان ناو کۆمەلگا نەدەچیە. ئێستا دەڵێن نەخێر
سەرکردەی پەروەردەیی لۆی نازیح و سەرکەوتوبی لە ژیانی خۆی پێویستە گرنگی بە چ بدا بە کۆمەلگاکەی بدا لە کۆمەلگاکەی تێبگا بێتە ناو کۆمەلگا لێژ ئێستا با بڵێن ئەو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی خاستەنەوانی لە بواری کۆمەلگا با بڵێن لە بواری پەروەردە یان لە بواری کاری خۆبەخشیش دەکەن زۆر گرنگە هەن بدرێن مامۆستایان و قوتابیانیش هەم بدەین کە بەشداری بکەن لەو کارانە طبعاً وا دەکا خەمی کۆمەلگا هەڵبگرن کە خەمی کۆمەلگایان هەڵگرت ئەوە یەکێکە لە سیفاتەکانی سەرکردەیەکەوە خەم هەڵگری با بڵێن دەوروبەریتی و ئەوە یەکێکە لە کارەکانی سەرکردە کە بتوانی بەرچاوڕوون بزانی خەڵکەکە چی پێویستە کەواتە یەک لە سیفەتە هەرە گرنگەکانیان ئەوەیە کەوا گرنگی دەدەن بایان بنیادنانی کۆمەلگایە دووەم سیفەت و یان دووەم هۆکار یان دووەم با بڵێن سیما پێویستە هەبیتن they empower teacher and cultative leadership skills طبعا سەرکردەی پەروەردەیی وەکو دەمەکەریش باسم کرد تەنها خۆی ناوێ تەنها خۆی لا گرنگ نییە یەک لە سیفەتە هەر گرنگەکانی سیفەتی تەمکینە بەهێزکردنی دەوروبەریتی طبعا وا دەکات دەوروبەری مامۆستانی دەوروبەری پەروەردەکانی دەوروبەری پەروەردەکارانی دەوروبەری هەموو ئەو سکیلانە و ئەو مەهارات و ئەو با بڵین کارامەیانەی پێویستە لە ژیانیان لە بۆ گرنگیدان بە پەروەردەی لە بۆ گرنگیدان بە فێربوون پێیان دەبەخشی و با بڵین تەفویزیان دەکات کاریان پێدەسپێری چونکە هەمومان دەزانین ئەگەر یەکێک بتەوێ بەسەر پێ بکەوی منداڵێک بیە بەسەر پێ بکەوی ئەگە هەتا ئێوارێ منداڵەکەت هەر بەدەستت گرت و بەدەستی تو ڕۆیشتنی خۆی کرد ئەوە قەت گەورە نابی دەبیست چی لێ بکەی متمانە بە خۆی پێ بدەی وای لێ بکەی بە خۆی بەسەر پێ خۆی هەستەوە و ئەوەی بدێ با بڵین ئەو متمانەی بدەیەکەوە وەکو چۆن جۆنسی ماکسویل دەڵێ یەکێک لە یاساکانی سەرکردایەتی ئەوەیەکەوە یاسای زەوی پتەوی پێ دەڵێ زەوی پتەو مەبەستیەوە دەبی سەرکردە متمانە بداتە دەوروبەری خۆی هەتا متمانەیان بەخۆبی و شوێنیان بداتێ هەتا بتوانن ئەوانیش ڕۆستی سەرکردایەتی بەردەوام بکەن خاڵەکی دی they utilize data and resources طبعا وەکو مامۆستایانی زانکۆ دەزانین داتا ریسۆرس بەکاردێ پەروەردەکاریش بە هەمان شێوە داتا ریسۆرس یعنی چەگە لە خاڵی یەکەمیش تەماشا بکەین لە خاڵی یەکەم باسیەوەمان کرد سەرکردەی پەروەردەیی پێویستە لە خەمی کۆمەلگاکەی باشە خەمم خوارد بەس بە خەم خواردنی چ نابی هەر خەمم خوارد بەس هیچ شتێک بە خەم دەگۆڕێ زۆر کەسەیە با بڵێن عەزیزەشی لێ دەمری لەدەست دەدا بە گریانەکەی دەگەڕێتەوە نەخێر ناگەڕێتەوە لێرەش بە هەمان شێوە با خەمی لێ بخۆم بەڵام ئەو خەمە دەبی چم لێ بکە لە بیوام لێ بکە بچم لە داتا بگەڕێم بزانم چ داتایەکێ ناو کۆمەلگا لە چێن دەر کەم و کوڕیەکەیە لە چێ دەر پێویستی بە چاکردنەکەیە ئەدی ریسۆرسەکانم چێ سەرچاوەکانم چێ بتوانم بەکاری بینم سەرکردی پەروەردی ئەوەیە کە باشترین شێوە سوود لە چ دەبینی لەو داتا و زانیاریانە دەبینی کە لە دەوروبەرین لەناو کۆمەلگایەتی لەناو مامۆستایان ناو قوتابیان ئەو کەسانێکەوە لەگەڵیان تەعامل دەکات لەگەڵ ئەو سەرچاوانی لەبەردەستی ئەوانە بەکاردێنی لەوەی بیکاتە پلانە چ پەروەردەی پلانەش سەرکردەی هەتا بتوانی مستقبل ئەو کەم و کوڕیانەی هەیە نەیهێڵی ئەوەش تەبانی وەکو گوتم ئەوەش یەکێکە لە سیفەتی کەسی سەرکردەی پەروەردەی سەرکەوتوو خاڵەکی دی تەمان پاش ئەوەی کە خەمی خوارد مامۆستایەکە خەمی لە کۆمەلگاکەی خوارد پاش ئەوەی کە متمانیدا دەوروبەری پاش ئەوەی داتای خەڵکردەوە ئەو جارەی تازە باسم کرد they have a vision and a plan سەرکردەی پەروەردەی سەرکەوتوو ئەوەیە کەوا پلانی هەبی بۆ مستقبل بۆ داهاتوو پلانەکەشی ڤژنەکەی هەبی با بڵێن دیدی هەبی دەبی ئەو وێنە جوانە نەخشێنراوەی مستقبل کەوا پێی دەگوترێت ڕوئیا یان ڤژن یان دید دەبی زۆر لای وازح بی و دەبی ئیشیشی لۆ بکە دەبی ڕوونیشی کاتەوە چونکە ئەگەر وایە کرد هەنگاوەکانی ئاسان دەبن هەمومان دەزانین کاتێک هەر مرۆڤک بە پلان کاری کرد ئەگەر 100% پلانەکانی جێبەجێنەکە وانە لەقەڵ دەتوانین 150 جێبەجێکە بەس ئەگەر بێ پلان بووی نازانین چەندمان جێبەجێ کردی نازانین چمان کردیە نازانین هەنگاوەکانمان بەرەو چ ئاراستەک بوو ئەگەر پلان هەبوو ڤژن هەبوو ئەو کاتی
خۆشم پێ هەڵدەسێنجێنێ دەتوانم خۆم هەڵسەنجێنم کارەکانی خۆم هەڵسەنجێنم ئەو کەسە پەروەردەیەش دەزانی ئایا جێپەنجەی لە کۆمەلگا لە چێ زۆر کاریگەر بووە لە چێ پێویستە زیاتر گرنگی بدە. طبعا پاش ئەوەی کە وەکو تازە باسم کرد خەمم خوارد متمانمدا دەوروبەردا تاوزانیاریم کۆ کردەوە پلانم دانا بەتەنێ پێم ناکرێ سەرکردە بەتەنێ هیچی پێ ناکرێ. لێرە هەڵوەستە چی دەکەم دێمە سەر خودی سەرکردە یان بڵێ پێناسی سەرکردە توان زۆر پێناسە گەلەگەلک زۆر لە بۆ سەرکردی زیاتر لە 400 پێناسە زیاتر هەیە لە بۆ سەرکردی. ئایا پێناسە چی گونجاوی سەرکردەی هەیە؟ طبعا ئەمە لە خولەکانمان هەموو جارێ ئەمن ئەوەی بەکاردێنم شتێکی زۆر سەهل و سادە ئەگەر ئەو سێ خاڵە سێ بنەما هەیە یا سێ پیت هەیە کە هەر پیتە و تعبیر لە وشەچی دەکا ئەو سێنزانی ئیدی بەکیف خۆ دەتوانم بیبەری و باراتی پێداکەم تعریفەکەی خۆم جوان کەم شتی کیلۆ ئیزافە کەم شتە چی دێ زیاد کەم. ئەویش پێ دەوتێت 3P 3P پیەکان پیەک پرسن شخص یعنی مەبەستمان کەسی قائدە. دووەمیان ئەو جارەی پیپڵە خەڵک کۆمەڵە خەڵک یان هەندێک پێیان دەدەن شوێن کەوتوو ئەتبا فۆلۆوەر. سێمیشیان پێرپس یان هەندێک جار تەمان پێرپس مەبەستمان گۆڵە مەبەستمان ئۆبجەکتیڤە مەبەستمان هەدەف و ڤژنە پلانی بڵین مستەقبەلی. ئەو سێ زانی ئەوە پرۆسی سەرکردایەتی تەواو دەبێت. زۆر جار لە خولەکان پرسیارە دەکەم ئێستا مەسەلەن ئەگەر پەروەردەکارێکی زۆر ناجیحمان هەبوو هەموو سیفەتە نەجاحەکانی هەبوو با بڵین کەسێکی زۆر توانەدار بەڵام پلانی نەبوو یەک کۆمەڵە خەڵکەی گەلک زۆریشی لەگەڵ بوو بەڵام هیچ پلانی لۆیان نەبوو. ئایا ئەو کاتە ئەو کەسە پرۆسەی سەرکردایەتی جێبەجێ دەکات سەرکردایەتی پەروەردەیی لەوانەیە لە هەڵس و کەوت و تەعاملی ئەتیادی بەڵام چووکە بێ پلانە عەشوائیە ناتوانێت جێبەجێ بکات. یان ئەگەر کەسێکمان هەبوو بۆ سیفەتە جوانانەی پلانیشی هەبوو بەڵام توانای ئەوەی نەبوو قەنەعەت بە خەڵکی یان خەڵکێک نەبوو لەگەڵی بین پرۆگرامەکەی لەگەڵوان جێبەجێ بکە و هەدەفەکەی بەرە ئەو ئامانجی کە دەیەوی بە ئەو کاتی دیسە لەو حاڵەتشدا بە هەمان شێوە پرۆسەکە جێبەجێ نابێت. یان ئەگەر هەدەفەشی زۆر جوان هەیە هەموو کۆمەڵک خەڵک هەیە کۆمەڵە قوتابی هەیە هەمجارێکە لەسەر قوتابی باس بکەین یان کۆمەڵک خەڵکمان هەیە حەزیان لە پرۆسی پەروەردەییە بەڵام کەسێک نەهات سەرکردایەتیان بکە ئەو کاتی بە هەمان شێوە پرۆسی سەرکردایەتی جێبەجێ نابێت. کەواتە هەر یەک لەو سێ خاڵە طبعاً پێناسی سەرکردەشە هەر سێ خاڵ سەرکردە کەسێکە توانای ئاراستەکردنی کۆمەڵک پیپڵ و کەسی هەیە خەڵکی هەیە لە بۆ ئامانج هەر سێ ینی سێ کەسێکمان هەیە شخصێکمان هەیە پلانێکمان هەیە لەگەڵ کۆمەڵک خەڵکمان هەیە. کەواتە ئەمە وەکو تازە باسمان کرد خەمی کۆمەلگامان خوارد متمانەشمان دا خەڵکی داتا و زانیاریشمان لەبەردەستە بەکاریشی دێنی بەژن و پلانیشمان دانا بەتەنێ ئایا سەرکردەکە بەتەنێ دەتوانی نەخێر ناتوان. ئەو کاتی create collaborative inclusive learning environment پێویستە ئەگەر بتەوێت ئێستا زۆر جار مامۆستایان ناس پێ دەکەن زۆر جار ئەتوو زۆر جوان خۆت ئامادە کردێ دەسەر شەڕحکەی دەچێ ناو پۆلەکەش بەڵام قوتابیەکان ئامادەی گوێ ڕاگررتنیان نییە ئەو حاڵەتی تەمان هەست پێ دەکەی ئەتوو ئامانجەکەت ناپێکی ماعلم زۆر جوان خۆت ئامادە کردی ئامانجەکەش وازحە بەس چونکە قوتابیەکان لەگەڵت نینە کۆلابۆریشن نییە ئینڤایرۆمنتەکە گونجاو نییە بە هەمان شێوە ناتوانین بکەین و ئامانجی کە دەمانێت. کەواتە ئەو خاڵە زۆر گرنگە سیفەت سەرکردەی پەروەردەیی پێویستە چ بکە پێویستە ئەو خاڵی لەبیر نەکە کە هەماهەنگی لەگەڵ و ژنگەشی گونجاو بڕەخسێنی لە ئەو کەسانی کەوا لەگەڵینە لەوەی بتوانین ئەو پرۆسی پەروەردەیی کە لەبەردەستمانە بە ئامانجی بکەین. خاڵەکی دی they have passionate about their work. طبعا هەمومان دەزانین کاتێک کارێک ئەنجام دەدەین پێویستە لەسەر کارەکەمان زۆر ئەوە بین حریص بین لەسەر کارەکەمان زۆر حریص بین هەتا بتوانین ئامانجەکانمان بە شێوازەشی زۆر جوان ئێستا خاڵی دووەم باز دەکەم ئەو دێمە خاڵە کاشتر دێمە سەر ئەو خاڵی
هەتا ڕفتەی جوانترتان دروستکەم. ئێستا ئەگەر تەماشا بکەین لێرە تەماشا بکەین دەبینین they encourage risk tasking طبعا taking sorry risk چییە؟ طبعا لە ژیانی هەر یەک لەمە کۆمەڵک گرفت دێتە بەردەممان. ئایا ئەو گرفتانە وا دەکا کارەکانمان بە شێوەی گونجاو ئەنجام بدەین یان تێکی بدەین؟ سەرکردەی پەروەردەیی ئەگەر سەرکردایەتی کۆمەڵەکی کرد یان با بڵێن قوتابیانی کرد، ئایا ئەگەر هانیان نەدا و پەروەردەیان نەکا و ڕۆڵیان نەداتێ وەکو خاڵەکانی پێشتریش باسم کرد، ئەو کاتی چ دەرەنجامەگەیان با بڵێن چه سوودێک دەمینێتن لۆی بزانین ئایا ئەو خەڵکە گەیشتە ئامانجیان نەگەیشتە ئامانج. کەواتە پێویستە لایەنی سۆزداریە خاڵێکی پێشتر سۆزداری لێرەش باسی encourage risk taking دەکەین. زۆر پێویستە لایەنی عاتیفی ئەوە نەکرێ با بڵێن ئیهمال نەکرێ. یەکێک لە جۆرەکانی سەرکردایەتی کە جۆرەکان و ئەلماتی قیادی لە دیاری دەکەین ئەوەیە کە دوو ئەومان هەیە، گرنجیدان بە کار و گرنجیدان بە خەڵک یان گرنجیدان بە ئەو علاقاتی کە لەگەڵ خەڵکیمان هەیە. ئەمە زۆر کەسمان هەیە سەرکردایەتی دەکا ئەوەندەی کارەکەی لا مهم و گرنگە ئەوەندەی خەڵکەکەی لا مهم نیە. لە پرۆسی پەروەردەیش بە هەمان شێوە هەیتمان. زۆر جار کەسێکی سەرکردەی پەروەردەیی کە سەرکردایەتی پەروەردەیی دەکات لە زانکۆیە لە قوتابخانەکانە، دەرەنجامی قوتابخانەکەی نمرەی قوتابیانی و کۆششی کۆتایی قوتابیانی لا گرنگترە لە خودی قوتابیەکان، لا گرنگترە لە خودی مامۆستاکان. طبعا ئەو کاتی چی لێ دەبتە منافەسە چێ باشترین نمرەی بەدەستبینی. طبعا ئەخیری وای لێ دێ ئەو مامۆستایانە کە زۆر جار قوتابیش تووشی ئەوەی دەبی حباب دەبی هیچ گرنگی پێ نادە ئیلا هەتا لە ماڵیش توش طبعا ئەو گرفتە لە ماڵیش هەستی پێ دەکەین. زۆر جار داک و باوک پێوەریان لە ڕۆڵەکانیان لە قوتابخانە نمرەت بەرزتربی گرنگی لایەنی عاتیفی هەست پێن یان لایەنی کەسایەتیەکەی گرنگی پێ ناداوەندەی نمرەکەی تەماشا دەکات بزانین نمرەی ئەگەر نمرەك شتێکە با بەناوی نمرەی سلوکی زۆر مهم بوو بەڕاستی، یعنی شتێکی پێوەری واقعیمان هەبە وەکو خوێندن ئەوە طبعا ئەو کاتی ئەو تووشی و حاڵەتی نەدەبوو. کەواتە سەرکردی پەروەردەی خاڵەتی دیکەژەوەی وش باسمان کرد لایەنی عاتیفی لە کارەکەی زۆر احتیمام پێ بدە و هانی ریسک تێکینگ کەواتە وایان لێ بکە بە ئەو ریسکەی هەست پێ بکەن، چونکە ئەگەر هەتا ریسک نەبی ئینسان عەرەب گوتنی الضربة التي لا تقسم ظهرك تقويك. هەمجارێ ئێستا خەڵکی ما باپیر و داپیرانمان لێیان پرسی دەرێ ئەو جیلا کەلکی زۆر شتیان نەمایە لەبەر چیە دەڵێ وەڵا عەسکەریان نەکردێ ئەو باوە ناو خەڵکی یعنی ناخۆشیان نەدیتیا، یعنی ئەو جیلەی کە ناخۆشی دیتە زۆر فەرقی هەیە. طبعا معنیەوە نییە عن قەست خەڵکی بخەینە ناو ناخۆشی نە، بەڵام لە ناخۆشیەکان فرسەتی نوێ دروست دەبێت. خاڵەکی دیکە they lead by example. طبعا زۆر مهمە مەوزوعی قودوە سەرکردەی پەروەردەیی ئەگەر بە خۆشی نەبتە قودوە دەبی قودوەی بەرامبەر لەو خەڵکی نیشان بدە و نمونەیان پیشان بدە ئەو ئەگزامپڵە لە هەر کارێک لە کارەکانی ژیانی بیت. ئەوەش مهمە خاڵەکی زۆر لەسەری ناوە. They preserve staying with the school for at least 5 years. طبعا ئەوە کاتبەک نووسیتی دەڵێ پێویستە لەگەر ئەو قوتابخانە ئەو شوێنەیدا بمینێتەوە لەگەڵیان. مەبەستی چییە؟ مەبەستی ژیانە، پێکەوە ژیانە. سەرکردە ئەگەر لەگە دەوروبەری ژیە طبعا ئەمە شتێکمان هەیە پێی دەڵێن مستەوایات القیادە levels of leadership. level of leadership یەکەم منسەبی یەکەم پلاوپایی ئاستی یەکەم پلاوپایی منسەبی پێدەرێن. عادەتەن ئێستا مەسەلەن نمونە بینە پێش چاوتان لە زانکۆ یان لە قوتابخانەی لە هەر شوێنەچی کە مدیرەکە لۆدادەنرێ مدیرەکە بە تەعین دێتە لاتانە. ئەگەر ئەو مدیرە هەر بە تەعین ببینێتەوە مستەوای ئەو سیفەتانی تازە باسم کرد لە خۆی نێنتەدی هەلەوێ دەمینێتەوە لەو دڵی خەڵکی. بەس ئەگەر تا 5 ساڵ ماوە سەبر لێڤڵەکانی جیش دەبڕێتتر هەتا وای لێرە ئەخیری پێویستی بە مەنسەب نابی. ئێستا زۆر کەسەیە بە مجاملەوە نەڵین بە
دەڵێ کاکتۆر هیندار لە ناومانە کەسێکی وەکو جەنابیان ئێستا پێویستی بە مەنسەب نییە کاکتۆر يعني لو مستوى قيادي منصب نما بلي والله لو بريا لو بري ك في لو ريسبكت يعني لهر شوي نقدي بتنيج بي قيادي خوي دكا او لو تك او لقل ينشيا او خالاني زي بذكر جيشت او حالتك يستي بدور بريني خالي كوتاي ليرا they are lifelong learners هيت كاتغنالين يدي كوتاي هاد ام بروفيسور إذا من بيوست بفيربونيا شيء أتو شيئا مناقشة منك زور بداخل ولا زور لمجالس علمي أوشتان دبينين لزاكو كان دبينين بينزك يان كتابية رخنا إلى ما مستعكي دقريان زاري رخنا جنيا بلكو وكدلي بيشنيارا كالو يتساكردني بروجكي بيبكا مقابلة كي بهلا ليتي دقا ودزاني بوبكا سيدلي ئەتو ئەو شتەی نازانێن باشتر دەتوانن ئەسڵەن کەسی زانە کەسی پەروەردەکار ئەوەیەکەوە هەموو کات پێی خۆی پێ قوتابیە هەموو کات لە پرۆسەی فێربوون بەردەوامە و دانابڕێ لەو پرۆسەی تعریفەکی زۆر جوانی پەروەردەم دیتەوە طبعاً ئەم زۆر لە مێژە ئیش لەسەر دەکەم چەندی خولمان کردیتەوە لەسەر educational leadership ئەو تعریفە زۆر سەرنجی ڕاکێشایمە طبعاً کۆکراوەی تعریفەکانی دیکەی ئەوەی هەتا ئێستا لەسەر بواری پەروەردەی کرایە education is the intended coordinated action عربيكش ديارة إن التربية هي العمل المنسق المقصود الهادف تماشى دكين بروسكا كاتا خوي خودي پەروەردە پرۆسەیە کارە ئیشە بەڵام ئیشەشی چۆنە coordinated منسق تنسيق هي لما بيني هما هنجي هي تنسيق كشتي المقصود الهادف المقصودة أخوي تنسيق كش مقصودة يعني أتو مثلا كمفروضة كالداينجي برنامج دارندي لداينجي برنامج دارندي لبحثي سوان دارندي أولي إيش بنرتي دوي بنرتي هذا قاتك ولا كان عملت منسقي مقصود به يعني تواكري يقدم تراكمي بي لسريك accumulation بي چونکە بەوەی کەسی طبعا لێ لە دەرێت تەماشا دەکەینێ زۆربەی وڵاتان کە گرنگی بە بەو لایەنەی دەدەن کەسێکە لە زانکۆیە accumulationێکی باشی زانستی پێیە و توانرایە دروست بکرێت لە گوڵی ئیمان بەداخەوە با بڵێن گەنجەکانی خۆمان عەلیمیان زۆر خوێندیە بەس ئەم بەخۆم بەبیرم دێ مەسەڵەن هەندێک شتە بوو لە عاداتی لە دواناوەندی کە دەمان خوێند نەمدەزانی لەبەر چ دەخوێنین ئێستا ریاضیات هەندێک معادلە ریاضیاتی هەیە مەفروضە فەلسەفەی ریاضیات ڕوون بکرێتەوە ئەو معادلە لۆ ئەوایە چ ئیستیفادەی لێ دەکەم وەکو کەسێک لە مستەقبەلی خۆم تەواوکاری و جیاکاری ئیستیفادەیان چێت ئەکید هەیتی بێگومان هەیتی لێش مەسەن لای زۆر قوتابیش ئەو وانانە وانەی زۆر زەحمەت و ئەوە لەبەرەوەی چونکە ڕۆحی وانەکان ڕوون ناکرێتەوە لایەنە پەروەردەکەی ڕەبط ناکرێت لەگەڵی ئیدی وەکو دەرسەکی واجبەکی زەحمەتی سەرشانتە واجبەی ئەداکەم و لە کۆڵمتەوە کەواتە پەروەردەکردن کارێکی هەماهەنگی ئامانزدارە ئامانجەکەشی چییە؟ ئیلا نەقل المعرفة هەدەفەکەی ئەوەیە چ بکەین معرفەی بگوازینەوە نۆڵەجی بگوازینەوە و هەروەها چ دروستکەین توانای دروستکەین creating capabilities وتكوين الإنسان forming the human being طبعا باشترين ئێستا لە هەموو دنیاە باشترین استثمار و وەبەرهێنان لە مرۆڤ دەکرێت چونکە مرۆڤ هەموو شتێکی دروست دەکات ئەگەر بەو شێوازەی بڕۆین مرۆڤ دەتوانی هەنگاوی باشتری بنێت والسعي به في طريق الكمال وطبعا وەکو هەوڵدانیشی لەوەی مرۆڤی بەرەو کامەڵبوون ببین طبعا ئەکید ناگاتە کامەڵبوون بەڵام بەرەو ڕێگای کامەڵبوونی بین لە هەموو بوارەکانی ژیان و سەرتاسەری ژیانیشی طبعا ئەوە یەکێکە لەو تعریفانەی کە بەڕاستیە من پێی سەرسام بووم مامۆستایش پەروەردەکار ئەوەی کرد و کورتی کردیتەوە چونکە زۆربەی زۆری تعریفەکان لە خۆی دەگرێت طبعا ئەگەر بینە سەر قیادەش بە هەمان شێوە قیادەکردن و پرۆسی قیادەکردن بە هەمان شێوە
کارێکی منسقە مەقصودە هەدەفەکە تا پێی بگەین ئەو هەدەفەش سکیلی تێدایە تەکوینی قابلیاتی تێدایە هەمووانی تێدایە لێش لێک دەگرنەوە یەکدی تەواو دەکەن. طبعاً ئەگەر تەماشا بکەین هەموو ئێستا وەکو پەزڵەکی ئەگە تەماشا بکەین پەروەردە دێت چ دەکا هەر یەک لە شوێنی خۆی دادنی پەزڵەکە و ڕسمەکەی دروست دەکا ئەگەر هاتو خوا نەخواستە هەر یەک لەوانەمان جێمان گۆڕی زۆر شت دەگۆڕێت. ئێستا مەسەلەن نمونەکتان لەدەیمەوە لۆی ئەوە وازحتر بین هەندێک وەزیفە هەیە طبعاً پەروەردەکار بەستمان پەروەردەکار مامۆستای زانکۆیە دایک و باوکە هەر کەسێک هەندێک وەزیفە هەیە دەبی ئەدای بکە یان کاری ئەو وەزیفانە بکە پەروەردەکار مەفروزە وەکو پزیشک بی ببورن مەبەستمانی لە بەرەوەی بخۆم پزیشکم باسی ئەو نقطەی دەکەم هەدەفەکی عیلمیم لە پشت لەو خاڵی هەیە لەبەرەوەی پزیشک چ دەکا پزیشک هەوڵی یارمەتیدانی ئەو کەسەی دەکا کە لە بەرامبەریتی بە دەڵێ پشکنین دەکا تا بتوانی بزانی ئازارەکەی لە چێە ئازارەکەی کەم کاتەوە بە هەمان شێوە پەروەردەکاریش دەبی وەکو پزیشک تەماشای دەوروبەری بکە هەتا بزانی نەخۆشیەکان و گرفتەکان لە چێن دەرن و باشترین چارەسەرچیان لۆی جێبەجێ وەزیفەی دی پەروەردەکار پێویستە وەکو ئەو ڕەفتار بکە خودی مامۆستایە چونکە هەمومان دەزانین مامۆستا معلم تیچەر وەزیفەی ئەساسی ئەوەیە کەوە قوتابی نەک تەنها فێری معریفەت و خوێندن بکە فێرە ئەدەبی بکە فێرە با بڵێن خۆ ڕەوشتی جوانی بکە لەویەوە فێربی خاڵەکی دیش پەروەردەکار پێویستە وەکو کەسێکی مصلح یان با بڵێن ئەو کەسێکەوە زۆر کەس دەبین بڵێنەوە پیاوە ئەو کەسە پیاوەی سڵح و مەسلحەتانە بستە هەر مەزیسەکی گرفتەکە کۆتایی دێ لەبەرەوەی چ دەکا کەسە شارەزایە با بڵێن مراعاتی دڵەکان دەکا و هەموو دەمێ حەلی پێەیە هەموو دەمێ گرفتەکان جوان دەبینی هەموو لایەنەکان لێک دەداتەوە وا دەکات دڵی کەس نەڕەنجێ ئەنجام تەمان پێویستە بە هەمان شێوە مامۆستا و پەروەردەکار بەو شێوازی ڕەفتار بەڵام هەندێک وەزیفە هەیە یان هەندێک تعاملی وەزیفی هەیە پێویستە پەروەردەکار خۆی دوور کاتەوە بەو شێوازانە تعامل نەکا لە کاتی ئەنجامدانی پرۆسی پەروەردەیی ئەویش وەکو محقق ئەمە زۆر جار مامۆستا کە دەبتە محقق قوتابیەکان هەمووی یان ڕاستیەکەی ناڵێن یان دەبتە عقودەک لە ناو دڵیان ئەو دەرسە ئەو وانە و ئەو خوێندنیان لە تار دەبیتن لە تاریک دەبیتن نابێ وەکو محقق بی لە شک و گومانی خەڵکی بگەڕی ئەسڵ لەکنە تو ئەوەیە شک لە خەڵکی بکەیت ئەسڵ لەکن مامۆستا و پەروەردەکاری ئەوەیە کەوا ئیجابی تەماشای دەوروبەری دەکات ئەسڵ حوسنە زەن بە دەوروبەری خۆی باتن نەوەک سوء الزەن بە هەمومان زانین محقق ئەسڵی ئەوەیە کە وەکو دەڵێت چکە دەوێت تحقیق لە وردەکاری شتەکان بکە ئەسڵ ئەوەیە سوء الزەنی بەرامبەر هەموو کەسە چێبی کە دێتە بەرامبەری لۆی هەتا نقطەچی لێ بگری بەڵام ئەوانی خاڵی دومیش دابی وەکو قازیش بین حکمیان لەسەر بدەین ئەتوو باشی ئەتوو خراپی لە پرۆسی پەروەردەیی یان با بڵێن قایدی پەروەردەیی سەرکردەی پەروەردەیی بە هیچ شێوەک لە شێوەکان نابی ئەو شێوازە تەعاملکردنی لەگە دەوروبەری هەبی ئەتوو باشی ئەتوو خراپی دەکرێت بڵێ ئەتوو باشی ئەتوو دەکرێت زۆر باشتر بی کە دەرەی دەکرێت زۆر باشتر بی نەتگۆ خراپی بەڵام بە شێوازە چی پێت گوت ئیجابی پێت گوت حکمدان نییە ئەتوو باشی ئەتوو متهمی ئەتوو بەریئی قازی وە دەکات ئەتوو نابی واکە و طبعا نابی وەکو ئەوەش بی با بڵێن شورتەش بی شورتی مرور ڕاوەستە و غەرامە ئەو هانیە ژیان ڕاوەستە و غەرامە نییە پەروەردە ڕاوەستە و غەرامە نییە تیدایە هەمومان دەزانی لە پرۆسی پەروەردەی ئەوەشەیە دەکرێت و با بڵێن سەرزەنشتی تێدابی بەڵام ناوی عقوبەی لێمەنێ ناوی سەرزەنشتی بنێ ناوی خۆ چاکردنی لێ بدێ هە ناوەکان فەرقی هەیە بەسەن عقوبە ناوەکە ئەوەیە لە عیقاب و لە شتێکی ناخۆش هاتێ بەس کە دەڵێ خۆ چاکردن تەسلیح یعنی کەلیمەکە خۆشتر دێ لە دڵت مقابلیش دوا ناڕەنجێ پرۆسی پەروەردەکەش دەتوانی باشتر جێبەجێ بکەیت لێیە وەکو باسم کرد یعنی ئەو بزانە ئەو پەزلانە لە هەر یەک لەو پەزلانە ئەو یەک لەو سیفەتانی ئەو تعاملانی تازە باسان لە جێکی دیدانێ پرۆسەکەمان لە تێکدا لێیە پێویستە بە شێوازێک تعامل بکەین کە هاوسەنجی ڕابگرین
بتوانین هاوسەنجێکی وا ڕابگرین تا مقابلیشمان بتوانی سوود لە سفتەکان وەربگرین. دوو بابەتەیە دەمەوێت لە ئاخری قسەکانم تشکی بخەمە سەر، ئەویش یەکەم یان ئەو بابەتی ئێستا لە بەرچاوتان دیارە، هەفت تایبەتمەندی هەیە کە پەروەردەی بابن سەرکردەی پەروەردەی پێویستە خۆی پێبرازێنتەوە و ئەو سیفەتانە لە خۆی بینتری. تازە باسم کرد هەندێکیان لێ دەمەوێت ڕابطیکەم لەگەڕی ڕادیۆی پۆزیتیڤ ئێنەرجی. سەرکردەی پەروەردەیی دەبی بەخشەر و یان بڵاوکەرەوەی چبی وزەی پۆزیتیڤ لە دەوروبەری. سەرکردەی پەروەردەی ناوەکەی بەخۆی پەروەردەکردنی دەوروبەری، وەکو تازە باسم کرد هەتا ئەگەر بەرامبەرەکەت هەڵەش بوو دەبی بە وزە پۆزیتیڤی کە هەیتت بە وزە ئەرێنی هەیتت بەرەو چاکردنی ببیت، نەوە بەرەو لاڕێی ببین، بەرەو هەڵدێری ببین. خاڵی دووەم lead a balanced life. زۆر گرنگە، طبعا زۆر خول هەیە لەسەرەوەی حەزم لێیە هەمووتان بەڕێزان گرنگی بە balance of life بدەن، ینی با بڵێن یان پلانی تاکە کەسی شخصی تۆ خۆتان خول هەیە دەتوان ببین، کتێب هەیە دەتوان لەسەری بخوێنەوە لەوەی بتوانین کتێبەکانی تاریق سوێدانی لەو مەجای زۆر بەسوودە، طبعا لەوەی ژیانت هاوسەنگ بی. سەرکردەی پەروەردەیی حاولە دەکا سەرکردایەتی ژیانێکی هاوسەنگ بکە لە مابەینی خۆی دەوروبەری مامۆستاکان بیان و ها سەرکردی پەروەردەیی وا دەکا زۆر جار دیتیتان لە لای خۆتان لە زانکۆیە لە بابڵێن لە قوتابخانەکانە سەرۆکی بەشە یان جەنابی ڕاگرا یان هەر سەرۆک بەشەی دیکە هەیە یان سەرۆکی زانکۆیە تەماشا دەکەی بەڵاسەشی زۆر جوانی ڕاگرتیە، دڵی وی ڕادەگری، دڵی قوتابیش ڕادەگری، دڵی مامۆستایانیش ڕادەگری، توانی چی تەواز بکە. ئەو باشترین یەکێکە لەو سەرکردانەی کە سیفەتی باشی تێدا هەیە، سەرکردەی پەروەردەییە، ئەوەی بتوانی ئەو خاڵی لە خۆی بینتەوی. create synergy. طبعا synergy بە کوردی نازانم هەو ئاهەنگی پێ دەڵێن شتە چوای پێ دەڵێن عەرەبی تەئازوڕە، ئەمە لە تۆپ زۆر بەکاردێنین مۆزوعی سنەرجی. سنەرجی چییە؟ ئەگەر ناهەیە توبیەکەی لەوتان شەڕحکەم زۆر جارە تو مەسەلەن حەبەچی دەخۆی، حەبەچی دیشەیە لەگەروی بخۆی علمیان دەڵێن ئەگەر ئەو دوو حەوی پێکەوە بخۆی توانای ئیشکردنی حەبەکان دەبتە دوو قات و سێ قات. لە کوردەواری ئەمن هەمزای لە دەورەکان دەڵێم یەک کۆیەک لێرە ناکاتە دوو، یەک کۆیەک ناکاتە دوو، یەک کۆیەک دەکاتە هەشت، دەکاتە دە، لەوانەیە دەکاتە پەنجا. چۆن ئێستا دوو مامۆستای پەروەردەکار، دوو سەرکردەی پەروەردەکار پێکەوە کە کار دەکەن، یەکیان 7 ساڵ با بڵێن خیبرەی هەیە، سپۆری هەیە، خیبرە و شارەزایی هەیە لە بوارەی، یەکیان 3 ساڵی هەیە. یەک کۆیەک ناکات و دەکات دە، بە هەردووچیان 10 ساڵ خبرەیان هەیە. کەواتە سەرکردەی پەروەردەیی ئەوەیە کە هاواهەنگە لەگەڵ دەوروبەری، هەماهەنگی دەکات لەگەڵ دەوروبەری، توانەکان یەک دەخا پێکەوە هەتا توانێت باشتر بەدەربکەون. مثلەن کۆمەڵە کۆ دەبنەوە، ڕێکخراوەشی دروست دەکەن، کۆمەڵە کۆ دەبن، ئەکادمیایشی دروست دەکەن، ئەو توانێت کۆ دەبنەوە. ئەوە طبعاً یەکێکە لە سیفەتەکانی سەرکردەی پەروەردەیی. سيرفيس اورينتد. طبعا سەرکردەی پەروەردەیی یعنی تەوەجوه و مایندی بیرکردنەوەی خزمەتکردنە، بیرکردنەوەی خزمەتکردنە. ئەگەر چە لایەنی مادیش هەندێک زار سوودەچی وەربگریت کە پێویستی ژیانی ڕۆژانەیەتی، بەڵام دەرەنجامە ئەساسیەکە و کۆتاییەکەی هەتا تاجیرمان هەیە تیجارەتیش دەکات، بەڵام تیجارەتەکەی خزمەت بە خەڵکی دەکات، تیجارەتەکەی وا دەکات خەڵک لە خۆشی ئاسانکاری لە خەڵکی دەکات. بە هەمان شێوە ئێجوکیشنەل لیدەریش پێویستە ئۆریەنتیشن و فکرکردنەوە مایندی خزمەتکردن. believe in other people. ئەوە توچ باسم کرد لە خاڵەکەی دیکەش باسم کرد کە بڕوای بە دەوروبەری هەیە، بڕوای بە خەڵکی دەوروبەری هەیە، بڕوایان پێ دەکات و متمانەیان پێ دەکات، چونکە ئەگەر وا بکە دەبتە قودوەک و دەبتە نموزەجی زۆر ناجح لە ژیانی خۆی، دەبتە ئەو کەسێکەوە بتوانن سوودی لێ ببینن. و باس کۆنتینوم لێرن، ئەو بەردەوام لە پرۆسی فێربوونە، ناڵێ من گەورە بوومەدی پێویستم پێ نییە. و see life as an adventure. ژیان وەکو مغامرەی تەماشا دەکات سەرکردە. لۆ ناڵێ بەڵابانەکە واز بینم، چونکە داهێنان لۆ کەسی مغامرە، لۆ کەسەکە کە حەز بە سەرکەشی بکە، چونکە ئەگەر وا بکە شتی لۆ بەدەر دەکەوێت. طبعاً معنەوە نییە سەرکەشی کەمە بەسمانەوە نییە بچی خۆی لە خەتەریات بدا، ژیانی خۆی بخاتە مەترسی، نە، یعنی دەرگا داخراوەکان بکاتەوە بەخۆی. طبعاً لە ئەو سندوقەیەکەوە
بیرکردنەوەی خۆی لەناو قەتیس کردە ئەو جارەی لە دەروی سندوق فکر بکاتەوە ئەو کاتی دەتوانانی شتی جوانتر ببین. تەمان پێشەوەی باسی ئەو خاڵی بکەم خاڵەکی دیکە لە قیادەی پەروەردەی لە ئیدوکیشنەل لیدەرشیپ خاڵی زۆر گرنگکە ئەویش پێ دەوتێت قیادەی ئەخلاقی. قیادەی ئەخلاقی لەگە قیادی سەرکردەی قیادەی پەروەردەی زۆر پێکەوە ڕەبتن. طبعا ئەخلاق یان خوڕەوشت دڵی قائیدە. طبعا پێشتر ئەگەر طبعا زۆر ئەوە هەیە وتوێژ لەسەرەوەی دەکرێت تعریفەکانی قیادی ئەوەی تێدانە لێ زۆر زاردەرین مثلا هیتلەریش قائیدە سەدامیش قائید بووە بەڵام ئۆغاندیش قائیدە وایانە هەمووش کاریگەریان هەبووە بەڵام ئەمە دەڵێن بە چ جیان دەکەین و کامە باشە کامە خراپە چونکە عادەتەن سەرکردەی باش بە دوو پێوەری دەپێورێ پێوەرە چیان ئایا خوڕەوشتی باش بووە سوود بەخش بە لە بۆ کەمەڵگای پێوەری دووەمیشیان ئایا کەسێکی ناحی فەنی و تەقەنی کەسێکی باش بۆ ئیش خۆی ئەدا کردێ بە باشی ئەوانەیە باسییان دەکەین زۆر ئەوانی کە باڵێن سەرکردە دیکتاتۆرەکانیان هەتا لە بواری پەروەردەی شەرنی هەر سەرکردەی سیاسی بێتە مێشمان هەتا سەرکردی بواری پەروەردەی مامۆستای پەروەردەکە هەندێک زار دەبینین لە تەکنیک و لە دەرشەڕکردن زۆر باش بوو بەڵام لە ئەخلاق و خوڕەوشتی لەگەڵ قوتابیەکانی زۆر خراپ بنی توانیە ئەدایکە لۆیە پێویستە ئەو دوانە پێکەوە هاو با بڵێن هاوتەری پێکەوە بڕۆن و هەتا بتوانین کەسەش سەرکردەی جوانی دەربچین. لە کۆتاییدا بەس ئەوەی دەڵێم ئەو پرۆگرامە ئەوەی لەبەر چاوتانە کاگیتۆر هێندار یەک لەو کەسانەیە کە جنابیشیان هەر پێداچوونەوەی لە بۆ ئەو پرۆگرامی کردێت تەواو پرۆگرامی ئایلیدی پێ دەڵێن تەمان ئێستا خۆشبەختانە لە بەشێکی زۆر لە قوتابخانەکان دەخوێنێت لە باخچەی ساوایانەوە دەست پێ دەکات لە با بڵێن ئەو قوتابی فێریەوە دەکرێت کە چۆن سەرکردەی خۆی بی چۆن با بڵێن گرنگی بەهاکان بدات چۆن بەها لە خۆی دروست بکات هەتا بتوانین کۆمەلگایەکی سەرکەوت و بنیاد بنێ. زۆر سوپاسان دەکەم بەشداریتان ئەگەر پرسیارێکیان دەستەکانت خۆش کاک دکتۆر مەهدی لە بۆ ئەو بابەتە خۆشە و بەو ئوسلوبە جوان و نەرم و جەنتڵە ینی بەڕاستی ئەمن هیچ هەستم بە کاتەکەی نەکرد تەماشام کرد کاتەکە تەواو بۆ پێم ناخۆش بوو چونکە دەتوانین هەتا ڕەنگە 12 شەویش ئەمن وێک بەخۆم باسی خۆم دەکەم دەتوانم جێ بگرم لەو قسانە بە ئوسلوبە نەرم و جوانەی جەنابەت جگە لە ناوەڕۆکەکەی چکە زۆر جار ناوەڕۆک گرنگە بەڵام ئوسلوبی گەیاندنیش زۆر لەوە گرنگترە خاستن ئوسلوبێکیان شێوازێکی قسەکردن و خستنە ڕوو کە هیچ ماندوود نەکە یعنی وەکو شتێکی زۆر خۆش تێتە بەجێ دەست و چاوت خۆش بێ بەڕاستی بابەتێکی زۆر گونجا و شایستە بوو. ئێستا بەڕێزان کاتی پرسیارکردنە ئەوەی پرسیاری هەیە وەکو گوتمان بە دوو شێوە دەتوانێت لە چات بینوسێ یان دەتوانێت دەستی بەرزکاتەوە ئێمە پرسیارەکان ئاراستەی بەڕێزیان دەکەین. کاک دکتۆر سەرەتا ئاوات ئاغا پرسیارێکی هەبوو لە چات زوو نووسی ئایا جیاوازی چییە لە نێوان بەڕێوەبردننی پەروەردەی لەگەڵ سەرکردایەتی پەروەردەی تەسەوڕ دەکەم مەبەستی جیاوازی نێوان بەڕێوەبەر و سەرکردە بێ ئەگەر بە کورتی تیشکە بخێ سەر ئەو بابەتە بەخۆی ئەوە بابەتە زۆری دەخانی بەس بە کورتی زۆر بە کورتی زۆر بە کورتی کە باسی سەرکردی دەکەین عادەتەن سەرکردە باسی مستقبل دەکەین باسی ڤژن دەکەین باسی شتێکی مستقبلی و با بڵێن استشراف مستقبل دەکەین هەرچی پەروەردەیە لە خودی کاری ڕۆژانەیە يعني کار ڕۆژانەکانی جێبەجێ دەکا زیاتر مباشر تعاملی هەیە لەگەڵ با بڵێن مامۆستایەکان عادەتەن قیادات ئیدارە مستەوای هەیە مستەوا بەرزەکە قیادەیە سەرکردەیە لە خوارەکان دەبنە ئیدارە ئەوە مختصری زۆر دەستت خۆش بێ دەستت خۆش بێ کاک دیار دڵشاد فەرمووە یەکەم کەس کە دەستی بەرز کردبووە بەڵێ زۆر سپاس لە بۆ جەنابەت کاک دکتۆر هیمداد سپاس لە بۆ کاک دکتۆر لە بۆ پێشکەشکردنی ئەو سیمینارە جوانەی بەش بە حاڵی خۆم زۆر ئیسفادەم لێ کردە من ناوم دیار دڵشادە قوتابی قۆناغی چوارەمی کۆلێژی یاسام خۆشحاڵم کە لە خزمەتەوەی خۆشەویستدام ئەگەر پێناسەکی کورد لە بۆ سەرکردایەتی دەڵێ دکتۆر تارق سودان دەڵێت توانای جوڵاندنی خەڵکە لە بۆ ئامانجێکی هاوبەش و پەروەردەکردنش دەڵێ پرۆستەی ئامادەکردنی مرۆڤە لە بۆ ژیان جا لە نیتاقی ئەو دوو پێناسەیەوە ئەگەر پرسیارەکەم ئاراستەی کاک دکتۆر بکەم ئایا پەروەردەکردن لە گەورەکانەوە دەست پێ دەکات یان لە گچکەکانەوە
چکە زۆر جار باسیەوەی کرد کە لە با بڵێن ناوەندی یان لە بنەڕەتی یان لە قۆناغی باخچەی ساوایانەوە پەروەردەکردن دەست پێ دەکات بەڵام تاچەند گرینگە پەروەردەکردن لەسەرەوە لە دایک و باوکانەوە دەست پێ بکە و لە مامۆستایەکانەوە دەست پێ بکە و پرسیاری یەکەمم پرسیاری دووەمیشم ئەوەیە کە تاچەند سیستەمی پەروەردەی دەور دەبینی ئەو سیستەمێکەوە لە وڵاتێک پێڕەو دەکرێت تاچەند گرینگە لە بۆ ئەوەی کەوا ئەو کەسانی کەوا فێرکارەکان فێر دەکەن یعنی با بڵێن فێرخوازەکان فێر دەکەن ئەو فێرکارانە جا چ مامۆستای قوتابخانەکان یان چ مامۆستای زانکۆ بتوان بە باشترین شێواز ئەدای وەزیفەکەی خۆیان بکەن چونکە زۆر جار دەبینین جێمان لێ دەبی دەڵێن جاران با بڵێن کە مامۆستایەکان دەرسیان شەڕح دەکرد ئێوە با بڵێن بە باشتر شارەزان یان لە بۆ ئەمەیان جێراوەتەوە لە زالیش ئەگەر بیان بینەوە شەرمیان لێ دەکەن بەڵام کەچی ئێستاکە با بڵێن فێرخوازی ئێستاکە وەک پێویست معلوماتەکان لە فێرکارەکان وەرناگرێت ئەو پرسیاری دووەم پرسیاری سێمیشم ئەگەر بە کورتی ئاماژە پێ بکەم بەسەر چاو تاچەند گرینگە فێرکار ئەو سیفەتانە یان ئەو معلوماتانە یان ئەو مەهاڕاتانێکەوە بە فێرخوازەکانی دەدا لە خوڕەوشت و هەڵسوکەوتی خۆیدا بوونی هەبێت کاک دکتۆر مەهدی مامۆستا دیار کاکە دیار دەست خۆشبی طبعا موضوعی پەروەردە لە چی دەست پێ بکە طبعا پەروەردە گژیرە و تازە باسمان کرد پەروەردەکردن و پرۆسەی فێربوون بەردەوامە هەمووی پێویستە هەم لە سەرێک گرنگە لە دایکان و باوکان با بڵێن دەبێت دەست پێ بکە هەم لە خوارێکەوە دەست پێ بکەین بێگومان یعنی تەواوکەری یەکدینە هەردووچی پێویستە چونکە گوتمان لە ئەگەر لەم منداڵ عادەتەن ئاسانترین ڕێگا لەو پەروەردەکردنی مرۆڤ و چەسپاندنی بەها بەرزەکان ئەوەیە کە لە داینگەوە دەست پێ بکەین لەوانە دەست پێ ئەوە یەکەم دووەم مۆزوعی سیستەم بێگومان سیستەمی هەر وڵاتێک کاریگەری هەیە لەسەر ئایا ڕێگا دەدرێت داهێنان بکرێ ڕێگا دەدرێت بتوانین بەرەو باشتر بڕۆین طبعا بێگومان چەند سیستەمەکە با بڵێن فلکسیبڵەتی تێدابی زیاتر و تەختیری استراتیژی لە پشت بی و بنیاد درابی لەسەر داتا و ریسۆرس بێگومان ئەنجامی باشتری دەبی سەبارەت بە مەهارات و قودوات و ئەوە مۆزوعی قودوەیە ئەم باسم کرد یەک لە خاڵەکان کە مامۆستا پێویستە نموزەزەشی جوان پێشکەش بکە بەخۆی ئەو جەداوە لە قوتابیەکانی بکە چونکە ئەگەر وا بوو بە ئاسانتر دەسەسپی ئەگەر وانە بوو چ کابرای لێ دەدرێت بە قسەم بکە بە عەمەلم بکە دەستت خۆش بێ کاک دکتۆر پێشەوەی بچینە پرسیارتر ئەگەر سلایدەکان بینیەوە ڕقم یەک چکە تەسجیل دەکرێت هەرە و لاپەڕەس پێ دەردەچی بێتەوە بەرگەکەی ڕەنگە جوانتر بێ کاک محەممەد شوانی ئەگەر لەسەر خەتی فەرمو مایکەکە بکەوە کاک محەممەد شوانی بەڵێ کاک دکتۆر دەست خۆش بۆ جەنابەت دکتۆر هیمدا دەست خۆش بۆ دکتۆر مەهدی زۆر سوپاس بەڕاستی بابەتەکەی زۆر جوانە زۆر بەسوود بوو من پێشنیارێک داواکارێکم لەگەڵ پرسیارێک داواکارێکەوەیە ئەگەر سلایدەکانمان لەگەڵ شێر بکەن زۆر باشە ئیسادەی لێ دەکەین دووش پرسیارەکەم ئەوەیە بابەتەکەی زۆر جوان بوو یعنی ڕەنگە مرۆڤ پاش مانگە گاندوو مانگ هەمووی لەبیر نەمینێ ئێتر تەبیعەتی ئینسان وایە ئەگەر کاک دکتۆر پێمان بڵێ سێ صیفەت لە سەرکردایەتی پەروەردەیی کە وەکو بڵێ ماندتۆری بێ لە هەموو سەرکردەیەک بێت چین کە دایمەن بەبیری خۆمان بێنینەوە بەڕێی ئەو دەست خۆش بێت محەممەد زۆر سپاس ئەکید سلایدەکانمان بەدەست دەگا لەگەڵ لینکی ڕێکۆردینگەکە دوای دەنێرین ئینشاءڵڵا کاک دکتۆر فەرموو دەست خۆش مامۆستا محەممەد شوانی طبعا سیفەتەکان وەکو باس بکەن سیفەت زۆرن ئەمە یەک لە سیفەتەکان لە خولەکان چمان دەکرد ئەمە با بڵێن 50 مامۆستا بەشدار بوون لە خولەکەی لەناو 50 مامۆستای ئەوکمان دەکرد پێشبەرچیەکمان دەکرد بزانین کامە لە هەر مامۆستایە کامە سیفەت مامۆستاکی خۆی لایوی مهم بووە لە دوایی ئەوەکمان دەکرد وەکو معرەزەک لە ئەخیری سێ سیفەت دەردەچوو طبعا مهمترین سیفەت کە طبعا کە کتابەکەیە ئەفو دوو توێژەری ئەمریکی هەنە کۆز و پۆستنەر باسی ئەوەی دەکەن طبعا بەحسێکی زۆر گەوریان لەسەر قیادەی کردیەوان بە شێوەی گشتی ئەو قیادی ئەوان باز دەکرد قیادی پەروەردەیشتدا
ئەوان مجموعە صفەتیان هەڵبژاردیان بەس ڕقەمیەک صفەتی ئەمانەت و سەدقیان هەڵبژاردیان. ئەمانەت و سەدق چییە؟ یعنی ئەو کەسە مامۆستا زۆر مهمە بە ئامانەتەوە ئەو ئەرکەی لەسەر شانێتی باشترین شێوە ئەنجامی بدە و ڕازگۆش بی لەگەڵی. ئەو دوو صفەتە هەندێک جار بێکس ئەوەش دێن ئەو تەمان صفەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە صادق الأمین. ئەوان لە 6 قاڕی کاگی دکتۆریمداد لە 6 قاڕی ئەوە کرا ڕاپرسێکیان کرد نزیک 12 ملیۆن بەشدار بوون ئەو صفەتە ڕقەمیەک دەرچوو. يعني طبعا صفات دیکەش ئەوەیە کە ئینسان دەبی کەسێک بی کە دووربین بی کەسێک بی کە با بڵێن ڤژنی هەبی. زۆر باشە دەستخۆش پرسیارێک لە چات هاتووە بەڕێز کاک عەرفان عەبدوڵڵا ئەو بزانم مامۆستایە لە هەڵەبجە ئەگە غەڵەت نەبم دەڵێ بەپێی تەجروبە و ئەزموونی بەڕێزتان ئایا وەزارەتی پەروەردە بنەماکانی بوون بە سەرکردەی پەروەردەیی دابین کردووە بۆ مامۆستایان تا بتوانن ببنە سەرکردەیەکی پەروەردەی لێ هاتوو کاک دکتۆر؟ والله ئەوەندی ئەمە هەگەدار بین کاک تۆ جەنابیشت لە زۆر ئەوەی پێکەوە بووینە یعنی ئەمە یەک لە گلەیەکانمان ئەوەیە یعنی ئێستا یەک لەو پرۆژانەی کە بەڕێز دکتۆر توانە جەنابیش لەگەڵمان بووی ئەو پرۆژەی ئایلیدی ئەو لەوەی سەری هەڵدا هەتا یەک لە کۆنگرەکانیش بەشدار بووین. يعني مفروضة جنابت لخويني بالا زول لما شاء ذاتي مفروضة خويني بالا وپەروەردە بەڕاستی پلان بێت بۆ دابنێن. بەڵێ کاک محەممەد عومەر دەستی بەرز کردێتەوە ئەگەر مایکە کرد بکەوە کاک محەممەد ئەم کاتتان باش سپاس کاک دکتۆر سپاس بۆ کاک دکتۆر مادیش. من ئەم دوو پرسیارمە بوو یەکەم چێشت بەدیری ئەو کارێکتەرانە ئەگە ئەمە باسمان کرد و کاکتۆریش باس کرد گوتی 7 نقطەمان هەیە 7 پۆینت هەیە کە هەموو ئینسانێکی لیدەر دەبی ئەو نقطانە جێبەجێ کە ئایا ئەگەر یەک لە خاڵەکانی یعنی نەگونجا یاخود تێیدا نەبوو بەدیل چییە لە بۆ ئەو خاڵانە؟ ئەوە یەک. دووەمیش باسی 3P مان کرد ئەو مسەلەسەکە پێرسن و پیپڵ و پێرس ئایا ئەگەر بێت و بیئە نەبوو یاخود بیئەکە نەگونجا لەو شوێنەی کەوە ئەو شەخصە لیدەری ئەو منتیقەی دەکاتن بەدیلی وی چییە؟ بەدیلی بیئەکەی چییە یاخود بالضبط بە تەحدیدی؟ و سپاسیش دەستخۆش بی. بەڵێ دەستخۆش بی سوالەکەی دووەمت خاستن زۆر جوان بوو دەستخۆش بی طبعا سەبارەت هەردوو جوان بوو عەفوان یعنی بەزی دووەمت زۆر دەقیق بوو. سوال یەکەمت ئەو سپتانە طبعا سپەتی زۆر زیاتریش هەیە ئەمە هەندێکمان لێ هەڵبژاردیان هیچ سەرکردەش پەروەردیمان نییە متەکامل بی لە هەموو شتەکان با بڵین پێرفێکت بی چەندی زیاتر تێدابی ئەوە وەکو دەڵێ کوالیتی ئەو سەرکردەی بەرزتردا بەدیرش چییە سیفەتی دیکەی جوانتر هەیە یان بە ئەو سیفەتانەی دیکەی کە هەیە ئەوان بەهێزتر کات باشتر بە دەرکەوی لە کەسایەتی مرۆڤەکان ژوایە ئەمە کەسمان هەیە لەوانەیە کەسەکە زۆر مامۆستامان هەیە زۆر علمیان زۆر زیرەک نەبی بەڵام ئەمانەتەن چ دەزانی دەرێ و تعاملی خۆشە لەگە قوتابیان زۆر خۆشەویسترە لای قوتابیان لە مامۆستایە کە علمیان زۆر باشە بەڵام سیفەتی چیکەی با بڵێن یان با بڵێن تعاملی ناخۆشە. ئەوە سوالێک. دووەم مۆزوعی ئەوە کە دەست خۆش بی ئەم بەش گوتم ئەوە ئەو سێپی باسم کرد ئەوە شێوەی گشتیە بە هەمان شێوە قیادی موقفی یەک لەوانەیە کە پێویستی بە موقف و بیئەدەبی ئەو شوێنە کە مەسەلا تو خەڵکت هەیە طبعا خەڵکت هەیە کەسە شێ قیادیان کە هەدەفیش هەیە طبعا دەبی شوێنە شەبی وەنیە بیئەکەبی بیان گرتە خۆی ئەگەر نەبوو طبعا ئەسڵەن پرۆسی سەرکردایەتی پێوەڕەتە نابی بەڵام ئەو سێپیا گشتیە کە دەڵێن خەڵک یعنی گونجاوی خەڵکەکەی لە بیەکەی کە دەڵێن ئامانجەکە گونجاوبی لە ئەو شوێنەی کە دەڵێن کەسەکەش گونجاوبی لە ئەو شوێنی چونکە زۆر جار دەبینین هەتا لە تاریخی قیاداتیش ببینەوە زۆر جار کەسە بووە قائید بووە بەڵام هەتا مووقیفەک و شوێنەی لۆ با بڵێن نەگونجایە نەیتوانی توانەکانی دەربخە نەیتوانی پرۆسی سەرکردایەتی بکە معنی ئەوە نییە سەرکردە نەبووە بەڵام نەیتوانیە ئەنجامی بدات نەیتوانی پرۆسەکەی ئەدا بکە لێرەش بە هەماشتی ئەو سێ پێکەوە بوون عادەتەن مووقیف با بڵێن شوێنەکە و بیئەکەشی لە دروست دەبێت. دەست خۆش کاک دکتۆر کاک دڵشاد جەعفەر مەحموود فەرموو کاک دڵشاد مایکەکە کرایتەوە.
کاتتان باش دەستخۆشی لە مێگا ماین پلس بۆ هەمیشە و بۆ کارە جوانەی و دکتۆری مەهدیش زۆر بەخێر بەڕاستی سوودیم لەوینی دوو پرسیارم هەبوو یەکەمیان لە سیڤیەکەی کاریر ئەکادمی ئەوەی یەکەم جاری باسی جناوی دکتۆرت کرد نووسرا لیدشیپ یان لیدەرشیپ 720 ئەو دیبلۆمایانە چۆن بەدەستمان بگا ئایا کۆرسە دەیکەین ئایا کتێبە PDF چۆن دەتوانین بەدەستمان بگا ئەو دیبلۆمی بەڕێوەبەری کارا و لیدەرشیپ یان لیدشیپ 720 ئەوە یەک پرسیارە کەم هەبوو یەکێک لە بەڕێوەبردننی پۆل لە پرینسیپەکانی بەڕێوەبردننی پۆل کە مامۆستا the master of situations لە هەندێک وەختی کە پێشتری وابوو بەڵام ئێستا دەڵێ it's a guide by the side یعنی ئێستا مامۆستا ئەبێ kindness و فێر بی و فێرم بی لیدەرشیپیش وەکو ئەوی باسمان کرد دەبێ کەسێک بی کە فێرم بی و ستریکت بی لە بۆ هەندێک پۆینت بەڵام پرسیارەکەی من لێرە ئەوەیە kindness یان forgiveness لەو هەڵانی کە دەکرێت تا چەند لەو بەڕێوەبەر یان لە بۆ سەرکردەی پەروەردەی دەگونجێ کە لێبوردە بی لە هەڵەکان چاوپۆشی بکە ئایا کە چاوپۆشیش دەکا پێویستە ڕوونکردنەوە بدا لە بۆ زومەلاو لە ئەوانەی کە کۆوەرکەرن لەگەر ئەو کەسەی کە هەڵەکە دەکا دەست خۆش کاک دڵشاد ببوورە تاوا بۆ پرسیارەکەت بەڵێ زۆر دەست خۆش بێ ئەندە کەلیمەکانی بە ئینگلیزی گوت ئەتیادیە ئەگەر بەڕخسەتان بەبەستی ئەوە بوو پێشتر لە بەڕێوەبردننی پۆلدا دایانگۆ مامۆستا سەید المەوقفە ئەوە خۆی هەموو شتێکە بەڵام ئێستا لە دنیای ئێستادا مامۆستا دەڵێ وەکو ڕێنیشاندەرێکە کە لە لاچەپێک ڕاوەستاوە یان چاودێری دەکا هەندێک صفاتی مەسەلەن بەزەی پێداهاتنەوە یان بە بەزەی بوون کایننس و هەندێکیش دەڵێن نەخێر لێبوردەوی ینی forgiveness باشە دەژڵێن دەبی فێرم ئەند فێر ینی تند بی لەلایەک بەڵام عادلیش و دادوەریش بێ مەبەستەکەی ئەو بوو بۆ بێرە مەبەستم جناب نەبوو کاک دکتۆر بەڵام بەشداربووان بۆ بەشداربووان ئەو کەلیمانە زۆر سپاس مامۆستا دڵشاد فەرموو کاک دکتۆر دەست خۆش سەبارەت بە ئەوەی یەکەم لەسەر مۆزۆی دیبلۆمەکە دیبلۆمی 720 لە ڕێکخراوی دیت ئەو فترەی لەبەر باڵێن مۆزۆی کۆڕۆناوانە بەڕاستی ڕامانگرتێ لەوێ حەزی لێبوو دەدوای لەوێ ئەلان دەکەن عادەتەن زمعک باڵێن ئەوەی دیکەشمان هەیە بەزە و پاکێزە و دوو پاکێزە خۆمە باڵێن تەمەن بە هاوکاری مامۆستانی بەڕێزم لە باڵێن لە دیدیش پێکەوە بەس بە دەرەجەیەک بە خۆمیشم لەسەر کردیاتە خلال ساڵێک زیاتر هەتا ئەومان تەرتیب کرد ئەوە لەوێندا دەتوانانی لە ڕێکخراوی دیت لەو کاتی دەتوانی لە پێیجی دیت ئۆرگنایزیشن ئەگەر ئەلانمان کردێت ببین تۆ زارێ بۆ معلومات ئیمێلەکەشی لەسەر سلایدەکەی هەیە ئەگەر مامۆستا دڵشاد ویستە زیاتر معلومات وەرگری ئیمێلەکەی هەیە کاک دکتۆر دەتوانی لە خزمەتەکەن ئینشاءالله سەبارەت بە خاڵی دووەم کاک دکتۆر هینداری جوان ڕوونی کردەوە لە پرۆسەی پەروەردەی ئێستا لە پرۆسەی فێربوونی ئێستا قوتابی چەقی فێربوونە بەڕاستی و ئەسڵی پەروەردەکردنیش ئەوەیە ئەسڵی پەروەردەکردن ئەمە دەمانەوێت ئەو فێربین لە پرۆسی پەروەردەکردن مامۆستا هەدەفمانەوە نیە مامۆستا چیوانەکەی لەبەر بخۆی زیاتر فێربی لەو خاڵی بەبەستمانە قوتابیەکە فێربی فێربوون هیچ شێوازی زۆرە باشترین شێواز ئەگەر هەڵەتی کرد وەکو باسی کرد ئایا چ بکەم باشە طبعا زۆر شێواز هەیە لە تەعاملکردن لەگەر ئەو هەڵانە سەرکردەی پەروەردەیی دەبی هەر هەنگاوەشی کە بەرامبەر هەر هەڵک دەیکا بە ئیجابی بی یعنی هەتا ئەگەر سەرزەنشتیشی بکەی بە شێوازێک سەرزەنشتی بکە بەرەو چاکتری ببە بە شێوازێک سەرزەنشتی نەکەین کە ئەو کەسە ڕقی لە پەروەردە و لە خوێندن و لە هەموو شتێک بکەوە مهمە ئەفکارتور بەزە نقطەی ئەبوورە هەڵەکردن هەموو کەس هەڵە دەکا گرنگە هەڵەکەش ڕوون بکرێتەوە خۆت قاڵشی باشی باس کرد مامۆستا دڵشاد کە گوتی ئایا لۆ ڕوون بکەمەوە لۆ دەوروبەری ئەو مەبەستی بوو بەس لۆ خودی خۆی لۆ خودی کەسەکەی پێویستە لۆ ڕوون بکرێتەوە لە بەرچە ئەو شتە باش نییە بیکەی کوڕم کچم وا بکەی باشترە چونکە ئەگەر ڕوونت کردەوە کە سەرزەنشتیشی دەکەی بە ئاسانتر وەری دەکەی دەستت خۆش بی مامۆستا پەروین ئەوزم دکتۆرە پەروین عوسمان لە زانکۆی سۆرانە
دەڵێ ئایا لە زانکۆکانیش پێویستمان بە سەرکردەی پەروەردەیی نییە یان ئیشی زانکۆ تەنها وانەوتنەوەیەکی ئەکادیمیە و بەس و لەو بوارە چ بکرێ باشە؟ وڵاگار دکتۆر بەخۆت جنابەت لە پرۆسی تعلیم عالی دەزانی ئێستا ئەو پرۆسی بۆلۆنا پرۆسس ئەگە بە جوانی تەطبیق بکرێ بەڕاستی زمینەشی زۆر باشە لەو ئەو کەسانی کە دەیانەوێت ئێجوکیشنەل لیدەرشیپ بە قوت بکەین چونکە با بڵێ ڕۆڵەشی باش دەدێتە قوتابی ئەوە نیە مامۆستا سەید المەوقفی بەس بەخۆی قسام بکا و امتحان لە بەردەستی مامۆستایبی ئەکتیڤیتی تەڵەبەکەی يعني ئەوە بەڕاستی ئەوە چی باشە زمینە چی باشە ئەگەیشتی لەسەر بکەین سوودی زۆر زۆر لێ دەبینین. دەستت خۆشبی کاک دکتۆر سامان لە سلێمانی دەستی بەرز کردبەوە نازانم نەما لە لای من هەتا ئەو دێتەوە دەچینە لای کاک ڕەنزدەر کامەران. کاک ڕەنزدەر فەرموو. ئەو کاتتان باش سەلام عەلیکم. عەلیکم سەلام خێر. زۆر سپاس لە بۆ بەڕێست و لە بۆ دکتۆر مەهدیش دکتۆر مەهدیە من لە کۆرسەکانی بەشداریم کردیە ماشەڵڵا لێ بێ کەسێکی تا بڵێ بەتوانایە خدا مەوفەقیکە یا ڕەبی. دکتۆر جان دوو پرسیارم هەیە لە مدیر ئەعلای موسسەی گەشەیممە کە بدامەزراوێکی گەورەی پەروەردەیە لەبەرەوە وەکۆ بزانین لە ڕووی پەروەردەیەوە باگراوندێکم هەیە بەڵام ئەو دوو پرسیارم یەکەم دەڵێم چۆن و چێ ئینکلود با بڵێن ئینگیج بکەین لە ناو پرۆسەی ئێجوکیشنەل لیدەرشیپ با بڵێن کاتێک ئەمە سەرکردەیەکمان هەیە سەرکردێکی پەروەردەیی بەڵام ئەوانەیە چکە وەکو دکتۆر فەرمووی پرۆسەسێکی گەورەیە لەسەر سێپیەکەی کە لەسەر تەطبیقکەین پێویستمان بە خەڵک دەبیتن ئایا ئەو خەڵکانە دەبێت چ مواصفاتێکیان هەبی کە لەو ئێجوکیشنەل لیدەرشیپە لەو پرۆسەی بەشدار بن ئەوە یەک دوو ئایا سەرکردەی پەروەردەیی دەبی تا چەند ئارامی هەبی ینی پێشین سلیمیتەکەی چەند بیتن بەڕاستی چکە ئەو کسارە ڕێک لە بۆ شخصی خۆممە ڕەنگە من تۆزە کەسێکی تۆزە تووڕەبم ئەو ئایا حدودەکەی هەتا چەندە ینی وەکی من بزانم لمیتەکەی لە چەندە لە چەندە حەقم هەیە تۆڕەبم لە چەند دەرێ حەقم هەیە تەواو ینی ئەوە حەقی بەرهەم بەرەکەمە دەستت خۆش بن زۆر زۆر سپاسانە زۆر سپاس کاک دکتۆر مادی فەرموو. مامۆستا ڕەنزدەر دەست خۆش بی طبعا مامۆستا ڕەنزدەر کەسێکی ئەوەیە بەخۆی خۆی وا باز دەکات بەخۆی وا زۆر تووڕە نییە خاڵی یەکەمی چۆن و چێ با بڵێن لەناو پرۆسەی ئێجوکیشنەل طبعا مەفروزە هەر هەمووی لەو پرۆسەی بین بەڕاستی بەس مستەوایەکە هەنیکو بەسەرەن ئیدارە ئەمە ئەوە دینە ئەوە شکالەشی ئەومانە دروست دەبی ئیستلاحاتی مەسەرەن ناحی زاراوەی ئایا و بەڕێوەبردنە ئایا قیادی ئەمە بەسمان پرۆسەکەیە پرۆسەی ئێجوکیشنەل لیدەرشیپ مەفروزە مامۆستایەکی با بڵین کە دەرسەکی لاوەچیش دەدێتەوە ئەمە زۆر جار دەدەین ئەو دەرسە لاوەچیە مامۆستایەکی ئەتیادی دۆدادەنی بەڵام زۆر جار هەڵسوکەوتی ئەو مامۆستایە قوتابیەکانت ئەگەر لە قوتابخانە بی لە کۆلێژێک بی هەڵسوکەوتی ئەو مامۆستایە هەموو کۆلێژەکەی تێکدا یەک هەڵەیوی یەک تەوزیهی غەڵەتی ئەو مامۆستایی تەسی لە هەر هەمویان دەکات وەرە جارەشی ڕاستیکەن لۆیە پێویستە هەمویان با بڵێن ئنگێژ بن هەمویان بێنە ناو پرۆسەی و مەوزوعی ئەوەش ئایا مەسەلەن مواصفاتیان چبی بەڕاستی با پێ بدەم مامۆستا ڕەنزدەر هەمویان پێویستە با بڵێن مواصفاتی عام چیە مادەم هاتیە دەستی دەڕێتەوە مادەم خەمی قوتابخانەی مادەم خەمی قوتابخانە و پەروەردەیەکی ئەوەش باس یەک بەڕێزەشی پرسیاری کرد ئایا ئەو سیفەتانی هەموو تێدابی شەرتی هەموو تێدابی یعنی سێیان هەڵبژێری کاکە سێیان ئەنجام بدا لۆ پێویست هەموو دەستگایکی پەروەردەیی پێویستە بەڕاستی ساڵانە بەلای کەمی دوو خولی پەرپێدانی مامۆستایانی هەبی پەرپێدانی پەروەردەیی هەبی لە مامۆستایان و لۆی ڕۆلیان بداتێ لۆی هەمویان برە ئەو پرۆسێ بڕۆ خاڵی دووەمی مۆزوعی ئارامی و ئارام ئینسان طبعا ئارامیش تەچی باشە بەڵام سیفەتەکە شەرتیە زۆر جار سەرکردەمان هەیە ئارامی ینی ئەوەیە شەرتیە لە هەم کەزوچیەک بێ ینی لەسەر کەسایەتی شخصەکەی ڕادەوەستی مووقیفەکەش دەور دەبینی ئایا لە چەندەر پێویستە تۆنتەربی لە چەندەر هێواشتربی ڕاست کاک دکتۆر سامان وە بزانم لە زانکۆی سلێمانی سامان محمود کەریم کاک دکتۆر ئەگەر مایکەکەت بکەیەوە شەوتان باش شەو باش شەو باش کاک دکتۆر
سەلامەت بێ یاخوا وەڵام من چەند تێبینیەکم هەیە طبعا یەکەم بۆ ڕێکخەرەکەی ئێمە وەکوون زانکۆی سلێمانی کێشەمان تەمە چەند جارێکی شوتومە کێشەمان لە ناردنی شادەکان هەیە چۆن بگا بە دەستمان ئەمە بۆ ڕێکخەرەکە بۆ دکتۆریش پرسیارێ لە ئەسنای قسەکان ئاوتی پێم وابێ تربیە لەگەڵ تعلیمە هیچ فەرق یعنی وتی فەرقێکی وای نییە ئەگەر فەرقێکی وای نییە چۆن بۆ نمونە لای خۆمان ئەڵێن وەزارەتی پەروەردە ئەنجا ئەڵێن وەزارەتی تعلیم عالی طبعا ئێمە ئەزانین کە ئەبێ یەکەم جار تربیە بکرێت ئەنجا تعلیم بکرێت لەبەرەوە بەڕێی من دوو مؤسسەی جیاوازن ئەگەر لەو ناحیەوە دکتۆر وتوبێتی زۆر سپاس دەستت خۆش بێ کاک دکتۆر سامان دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ بڕوانامەکان ئەکەیت حەلێک دەدۆزینەوە خەمیەوەتان نەبێ بە هەر شێوێک بێ وا دەکەین بگاتە دەستان کاک زۆر مادی ئەگەر ئەو پرسیارە جواب دەوێت دوو پرسیاری سەریعی شەیە و ڕەنگە کۆتایی پێبێنین ئەگەر کاک دکتۆر سامان سپاس ئەمن مەبەستمەوە نەبوو ینی هەردوو یەکشتن طبعا بێگومان فێربوون و پەروەردەکردن دوو پرۆسی جیاوازن بەڵام تێک هەڵکێشن پێکەوەە مەفروض نییە طبعا لێک جوداکرانەوە مشاکلمان دروست دەبێت مەفروضە پێکەوە بن دەڵێم وەزارەتی خوێنی باڵا و پەروەردە پێویستە پێکەوە بن چونکە پرۆسی پەروەردەیی بەڕاستی لە وەکو دەڵێ لە سەرەتای ژیانەوە دەست پێ ناکات هەتا کۆتایی ژیانیش بەردەوام دەبێت فێربوونیش بە هەمان شێوە ئەگەر پێکەوە ئاوێتە بن زۆر کارەکە جوانتر دەبێت ڕاستە جیاوازن بەڵام تێک هەڵکێشن مەبەستەکەی من زۆر باش دەستت خۆش بێ کاکتۆر بەڕێزێک دوو جارە دەنووسێت دەڵێ ئەگەر بتوانین ناوی چەند کتێب و سەرچاوەیەک کە لەبارەی بەڕێوەبردننی پەروەردەیی پێمان بدا لە سلایدەکان یان دواتر سوپاسی دەکەین ئەگەر جەنابەت لە بۆمە بنێری ئەمە ڕەنگە بتوانین بەدەستیان بگەێنین هەوڵ دەدەم دوا پرسیاریش بکەم هەرچەند بەڕێزێک دەڵێ مواسەفات و سەرکردایەتی و تاربێژ لە مزگەوت دەبێت چۆن بێ حەز دەکەم زۆر پەیوەندی بەلایانی پەروەردە نیە بەڵام ئەگەر دەتوێت تعلیقێک لەسەرەوە بدەیت کێشەمان نییە بەس پرسیاری خۆم کاک دکتۆر ئەوەیە ئایا سیفەتەکانی سەرکردە یان سەرکردەی پەروەردەیی دەزانین لە شوێنێک بۆ شوێنێک لە بارودۆخێک بۆ بارودۆخێک ڕەنگە تەنانەت لە کللتورێک بۆ کللتورێکیش بگۆڕێ بەڵام ئایا پێت وانییە ئەو صفاتانەی کە بۆ سەرکردەیەکی پەروەردەیی لە سەدەی 20 زەڕوری بوون ئێستا لە سەدەی 21 ڕەنگە گۆڕانکاریان بەسەردا بێت جوانە دەست خۆش بسپەتش ئەوە چی زۆر جوانە لە حەزەشی دەست خۆش کاکتۆر بێگومان کاکتۆر ئێستا سەرکردەی پەروەردەیی پێویستی بە کۆمەڵک سیفاتی دیکە دەبی یان پێویستی بە کارکتەریستیکی دیکە دەبی کە لە تێگەیشتن لە کۆمەڵگاکەی خۆی ئێستا مەسەڵەن زۆر جار سەرکردەی پەروەردەیی زۆر باشمان هەیە بەڵام تەکنۆلۆژیای سەردەم ناتوانانی بەکاربینی دادەبڕێ لە کۆمەڵگاکەی خۆی مەسەڵەن لە زەمەنی کۆڕۆنای ئەو زەمەنەی ئێستا تێدا تێتەپەڕین یان زۆر کەسی زانا و دانامان هەیە بەڵام چونکە منبەرێک نەما با بڵێن کاریگەری خۆیان پەرش بکەن و بڵاو بکەنەوە لە ماڵی دانیشتن هەدیگەر ئەو سیفەتیان هەبابیان توانی بایان فێربوون ئەو تازە باسمان کرد یعنی یەکەکە لە سیفەتە ئەو سیفەتی کاکتۆر کە باسمان کرد کە سەرکردەی پەروەردەیی ئەوەیە کە هەتا ژیانی مایە فێربوونی بەردەوام ڕاست ئەو کاتیەوە حەل دەبی ینی بەردەوام خوێنێک خۆ نوێکردنەوەی پێویست دەبێت دەست چاوت خۆش بێت دیکەش ئەوەکەی دوورە بەس ئەو تەمان خولی کتێبی باش هەیە لەسەر ئەو بابەتی بەڕاست ناتانم بە چەند سانیەکی باسیەوەی بکەم باڵێ وتار بێش چکە بابەتەکەمان ئەوە نییە ئەگەر بە قەنەعاتی من کاکتۆر هیمداد بەخۆی بابەتە چی هەبوو لەسەر ئەو مۆزوعەکانی وتاردا دەتوانین استفادە زۆر لەوی بکەین با ئەو جوابی بدەینەوە دکتۆری دەست چاوت خۆش بێ زۆر سوپاس کاک دکتۆر مادی ئەمە خۆشحاڵ بووین بە ناوی ئەکادیمیای مێگا مایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری ئەم شەو لە خزمەت ئێوەی بەڕێز کە لە کۆتاجاردا 86 کەس بەشداریان کرد کە بەڕای لە هەموو شوێنەکانی کوردستان و لە سلێمانی و هەڵەبجە و هەولێر و سۆران و مەجموعەیەکی زۆر ینی تێکەڵەیەکی زۆر جوان بوو بەڕاستی کە ئەوە شیوا و ئاواتی ئێمە وەکو ئەکادیمیان کە ببینە سەکۆیەک بۆ بەگەیاندنی ئەو
ئەکادمیست و توێژەرانە لە شوێنە جیاجیاکان تاکو بتوانین بەیەکەوە خزمەتێکی باش پێشکەش بکەینەوە. دەستخۆشی لە کاک دکتۆر مەهدی قادر خالد دەکەین کە بەڕاستی بابەتێکی زۆر جوان و بە شێوەیەکی زۆر ناسک و نەرم پێشکەشکردین کە دڵنیام تا ماوەیەکی زۆر لە بیر و هزرمان دەمێنێتەوە و ئەوەی دەشێوێ زیاتر هەوڵ بدا وەکو دکتۆر گوتی تەنها سەرچێک بکە ڕەنگە جگە لەو 13 ملیۆنە 13 تریشی بەسەرداوێ کە ڕەنگە بە ناو و بە شێوازی جیاجای ڕێخستنی دەستەواژەکە بەدەستی دەگا. بەڕاستی ئێمە لە کۆتاییدا دووبارە سوپاس بۆ کاک دکتۆر مەهدی بۆ ڕەزامەندی پیشاندان و بۆ ئامادەبوونی لەگەڵمان. سوپاس بۆ ستافی خۆبەخشانی ئەکادمیای مێگامایند کە لە پشتی لاپتۆپەکانەوە و لەگەڵ فۆرمی تۆمارکردن و وەڵامدانەوەی پرسیارەکانی بەشداربووان و دواتر ڕێخستنی گروپەکانەوە ماندوو بوون و دوای ئەوش تۆماری ئەو سیمینارە دەکەن و بڵاویشی دەکەنەوە لە نزیکترین کاردا. سوپاس بۆ بەشداربووان کە بەردەوام لەگەڵمانن. ئێمە دڵنیاتان دەکەینەوە کە مێگامایند پلس بەردەوامە لە خزمەتەکانی و ئەوش بەپێی بەرنامەی کە دامان ناوە. ئەمڕۆ سیمیناری هەشتەم بوو، تاکو سیمیناری ژمارە 10 حجز کراوە دانراوە، دوای ئەوە ڕەنگە پۆزێکی 1-2 هەفتەیە بکەین و دوایی دەست پێ دەکەینەوە بە لە وەرزی نوێدا ئینشاءڵڵا. دووبارە زۆر زۆر سوپاس، شەوێکی شاد بۆ هەموو لایەک. بە ڕوخسەتی بەڕێزان کۆبوونەوەکە کۆتایی پێدێن. کاتێکی خۆش.